بەناوی خوای پەروەردگار بینەرانی عزیز سڵاوی خوای پەروەردگارتان لێبێت. خۆشحاڵم کە ئەم ڕۆژ لەگەڵ هاوکار بکاکشوان بە خزمەتی ئێوەی عزیز و خۆشەویست چات بووینەتەوە بۆی کە بەرنمەیەکی دیکەی پەیامی ڕۆژتان پێشکەش بکەین. بەناوی خوای گەورە و میهرەبان جاگیان سپاس سڵاو بۆ ئێوەش بینەرانی بەڕێز بە هیوای ڕۆژێکی پڕخێر و خۆشی بە ئومێدی بەیانیەکی گەشت و دڵخۆشی بۆ هەموو لایەک. سپاس بۆ خوا ئەم ڕۆژ دەرفەتمان هەبوو لەگەڵ هاوکارانمان بینەوە خزمەتتان لە پەیامەوە کۆمەڵێک بڕگە و بابەت لە پەیامی ڕۆژەوە بۆ ئێوەی ئازیز پێشکەش بکەین. پێما بێت تەوەرەکانیشمان جەلال ئەمڕۆ قسە لەسەر یەکێک لە تەوەرە سەرەکیەکانمان قسە لەسەر بە بازاڕکردن یاخود بە بازاڕکردن دوای ئەوەی ماوەیەکی زۆرە هاوڵاتیان لە کەرەنتینەن لە ماڵەوەن ڕەنگە بەشێکیان پارەیان لەدەستەوە نەمابێ بەشێکیان هێشتا موچیان وەرنەگرت پێ ئەو ڕێکارانە چین یاخود ئەو ڕێنمایانە چین لەلایەن شارەزایانی بواری بازاڕکردنەوە کەوا هاوڵاتیان بە شێوەیەکی ئاسانتر و سادەتر و ئابوریانەتر بتوانن دەست بە کڕی نیشتمەکە و بازاڕکردنەکەیان بکەنەوە. بۆ تەوەرێکی تریشمانە بێ ئەویش جەلال خۆت دەزانی ئێستا بەهارە خەڵکێکی زۆر دەچێتە کەژوکێوەکان بۆ هێنانەوەی گیابەهاریەکان کە هەر کام لەو گیابەهاریانە توانین بڵین کۆمەڵێک پرۆتین و کۆمەڵێک وزە و کۆمەڵێک هەتا ئەنتیڤایرۆسی زۆر باشی تێدایە کەوا سوودێکی باشیە بێت بۆ تەواوی سەرجەم پێگاتەکانی جەستەی مرۆڤ قسە لەسەر سوود و خواردنی گیابەهاریەکان دەکەین. هەوڵیش دەدەین لەگەڵ پەیامنێرانمان ئەگەر دەرفەت هەبوو یاخود گونجاو گرفت نهاتەتە پێشەوە کۆمەڵێک چالاکی زانیاری شار و شارۆچەکانی کوردستان و هەرێم بۆی ئازیز بۆ بازیەوە. سپاس. بینەرانی عزیز دەستپێک دەچینە لای پێشبینیەکانی کەشوهەوا بۆ شار و شارۆچەکانی هەرێمی کوردستان بابزانین کەشوهەوای ئەمڕۆی کوردستان چۆنە پێکەوە بینەری دەبین.
بەڵایزان پاش بەرەو هێوربوونەوە و هەروەها ئاسایی بوونەوەی دۆخی ژیان بە شێوەیەکی گشتی لە هەرێمی کوردستان و بە تایبەتیش لە کۆمەڵێک شار و شارەشکە و یەک دوو پارێزگایەک ئەمە ژوا دەکات ژیانی هاوڵاتیان بەرەبەرەوە هێوربوونەوە بڕوە کۆمەڵێک گۆڕانکاریش لەگەڵ هێوربوونەوەکانان دروستە بێ کۆمەڵێک بابەت گرنگ دەبنەوەیەکێک لەوانە نرخی دراوەکان و هەروەها ئاڵوگۆڕی دراوەکان پاشەوەی بازاڕکردن دەست پێ دەکاتەوە ڕەنگە هەنێک هاتوچووی نێوان شارەکانیش هەبێت بە مەبەستی بازرگانی ئەوانە بابزانی نرخی دراوەکان دوای ئەم هەموو گۆڕانکاریە چیان بەسەر هاتوو. عزیز دیارە بەرەبەرە ژیان لە هەرێمی کوردستان ئاسایی دەبێتەوە بە تایبەتی لە شوێن و شار و شارۆچکە جیاوازەکانی هەرێمی کوردستان بە تایبەتی کە لە دوێنێ لە شاری سلێمانی ژیان ئاسایی بووێتەوە پارێزگای دوهۆک بە هەمان شێواز دەیەوێت لە مەراسیمێکی تایبەتدا کۆنتڕۆڵی کۆرۆنا یان نەمانی حاڵەتەکانی کۆرۆنا لەو پارێزگای ڕابگەێنێت هەندێک شوێن کە هێشتا ئاسایی نەکراوەتەوە هاوڵاتیان کاسبکاران ناڕازین و گردبوونەوە ئەنجام دەدەن ناڕزایی دەردەبڕن بۆ زانیاری لەسەرەوەی کە بابزانین بارودۆخی بازار و ئاساییکردنەوەی ژیان لە ناوچە جیاوازەکانی هەرێمی کوردستان چۆنە دەچینە لای پامنێرانمان دەستپێک دەچینە سلێمانی لای پامنێرمان ڕامیار عوسمان ڕامیار سڵاوی خوا لێبێت زانیاریەکانی ئەمڕۆی شاری سلێمانی چین و تا چەندە ژیان ئاسایی بووەتەوە. بەڵە بەیانیتان باش دیارە جەلال وەکو خۆت ئاماژەت پێ کرد تا ئەندازەیەکی زۆر لە شاری سلێمانی ژیان ئاسایی بۆتەوە. شەوی ڕابردوو پارێزگاری سلێمانی و قایمقامیەتی سلێمانی لەگەڵ دەستگاکانی ڕاگەیاندن کۆبوونەوەیەکیان ئەنجامدا لە کۆبوونەوەکەدا باز لە ڕۆڵی ڕاگەیاندنەکان کرا لە ماوەی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆناوە ستایشی دەستگاکانی ڕاگەیاندن کرا کە لەو ماوەیە توانیویانە هاوکارێکی باشی دەستگا پەیوەندیدارەکان بن لە مەسەلەی هۆشیاری بڵاوکردنەوەی ڤایرۆسی کۆرۆنا و هەروەها ینی ئەوەش باس کرا کە پێویستە ڕاگەیاندنەکان لە ئێستا بەدواوە ڕۆڵی کاریگەرتر ببینن چونکە بەشێک لە ژیان لە سلێمانی ئاسایی بۆتەوە بۆیە خەڵک پێویستە لە ئێستا بەدواوە زیاتر ڕێنمایە تەندروستیەکان جێبەجێ بکات و پابەندی ڕێنمایە تەندروستیەکان بێت چونکە احتیمالی هەیە وەکو بەڕێوەبەری گشتی تەندروستیمانی ئاماژەی پێکرد لە دوای ڕەمەزانەوە ئەگەر بێت و خەڵک پابەندی ڕێنماییەکان نەبێت پێدەچێت مەترسی ڤایرۆسی کۆرۆنا چارێکی تر سەر هەڵبداتەوە. بۆیە ینی داوا لە هاوڵاتیان نەکرێت ئێستا کە گەڕاونەتەوە سەرکارەکانیان بە تایبەتی شوێنە قەرەباڵخەکان بە بەکارهێنانی دەستکێش و ماسک خۆیان بپارێزن و دوورکەونەوە لەو شتانەی کە مەترسی ئەوەی هەیە کە دەستیان لێ بدرێ و هۆکارم بۆ بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا. دیارە لە شاری سلێمانی ڕۆژانە لە بەردەم قایمقامیەتی سلێمانی گربوونەوەی ناڕزایی ئەنجامەدرێ خاوەن پیشەکان ئەوانەی کە ئیش و کارێکیان هەیە گربوونەوە ئەنجامەدەن بەنمونە دوێنێ بەشێک لە خاوەن پاسەکانی شاری سلێمانی لە بەردەم قایمقامیەتی سلێمانی کردبوونەیەکیان ئەنجامدا و داوایان کرد ئەوانیش بگەڕێنەوە سەرکارەکانیان چونکە ماوەیەکی زۆرە لە ماڵەوەن ئەوەش کاری کردوتە سەر بژێوی و دارایی ژیانیان. بۆیە تا ئێستا قایمقامیەتی سلێمانی ئەو بڕیارەی نەداوە واروها هەردوێنێش لیژنەی ئەوقاف لە پەرلەمانی کوردستان سەردانی پارێزگاری سلێمانی کردووە بۆ ئەوەی کە داوا بکرێت لە مانگی ڕەمەزانی پیرۆز کە بەرەبەرە نزیکە بینەوە مزگەوتەکانی دەرگاکانیان بکرێتەوە و نوێژخوێنان و مسلمانان بتوانن لە مانگی ڕەمەزانی پیرۆز نوێژەکانیان بە کۆمەڵ لە مزگەوت ئەنجام بدەن. هەرچەندە پارێزگاری سلێمانی لاری نەبووە لە کردنەوەی مزگەوتەکان بەڵام توێتی جارێک کاتی ماوە قۆناغ بە قۆناغ مزگەوتەکانیش پێگومان دەکرێتەوە ئەوەی کە من بزانم هەفتەی یەکەمنا بەڵام هەفتەی دووەمی مانگی ڕەمەزانی پیرۆز بە پێی زانیاریەکان مزگەوتەکانیش کاری بۆ کرابووی بکرێتەوە واروەها لەژێر ڕێنماییە تەندروستیەکان بە قایمقامی سلێمانیش ڕایگەیاندووە ئەگەر بێت و مسلمانان پابەندی ڕێنماییەکان بن واتە ڕێنماییە تەندروستیەکان جێبەجێ بکرێت ئەوانیش لاریان نییە لە
کردنەوەی مزگەوتەکان ئێستاوەی کەماوە بکرێتەوە مزگەوتەکانن و هەروەها فەرمانگە حکومیەکانن و بەشێک لە چێشخانە و چایخانە و کۆمەڵک شوێنی ترن کەماون ژیانتیاندا ئاسایی بێتەوە بەڵام پارێزگاری سلێمانی ینی دوێنێ بەمنی ڕاگەیان کە پێویست ناکە خەڵک پەلە بکات هەرچەند نەزانن کە دۆخی دارایی خەڵک باش نییە بەڵام ئەوان دەیانێت بە قۆناغ ژیان لە سلێمانی ئاسایی بکەنەوە بۆی کە هیچ گرفتێک ڕوونەدات وەوەی ئەمڕۆ لە شاری سلێمانی کە هەیە جەلال هەر ئەوە بوو کە باسم کرد و دیارنی ئەمڕۆ چ بەشێک چ چینێکی تر لە بەردەم قایمقامێتی سلێمانی کردبوونەوەکەن و داوایەوەکەن کە ژیانی ئەوان ئاسایی بکرێتەوە بگەڕێنەوە سەر پیشە و کارەکانیان بۆ بەگشتی لە بازاری سلێمانی و هاتووی هاوڵاتیان لە ئێستادا ئاسایی بۆتەوە بەڵام کردنەوەی بازار و قوتابخانەکان چۆنە کەی دەستەکرێتەوە با خوێندن بە تایبەتی لە قوتابخانە و زانکۆکان و ئەو کات ژمێرانەی کە ئێستا بازار تیان ناکرێتەوە ئایا بەگشتی بازاری سلێمانی هەمووی دەکرێتەوە یاخۆت ئەویش بە پێی ڕێنمایی هەندێک شوێنیان دیاریکراوە کردووە کە بکرێتەوە بەڵێ بۆ مەسلەی کردنەوەی قوتابخانەکان چارە هیچ بڕیارێک نییە وەکو ئاماژەم پێکرد نازاندرێت لە خۆناغی دواترە یاخودنا بڕیارێکی تازە لەم بارەوە نییە بەڵام سەبارەت بە کاتژمێرەکانی کارکردن دوکاندارەکان و خاوەن پیشەکان دەتوانن لە کاتژمێر 6 بەیانیەوە تاوەکو 5 ئێوارە شوێنەکانیان کراوە بێت بە پێی ڕێنماییە تەندروستیەکان و ئەوەی کە من تێبینیم کردووە ڕۆژانە بەردەوام لیژنەکانی قایمقامێتی سلێمانی سەردانی بازار و شوێنەکانەکەن بۆی بستانە تا چەند ڕێنماییە تەندروستیەکان لەلایەن خاوەن پیشەکانەوە لەلایەن خاوەن دوکانەکانەوە جێبەجێ کراوە و بێگومان ئەوانەی کە ڕێنماییەکانیشان جێبەجێ نەکردووە وەکو بەکارهێنانی ماسک و دەستکێش و تەحقیم بێگومان سزایان بۆ دەنووسرێ سزا دەدرێن لە ئەگەری دووبارە بوونەوە پێدەچێت شوێنەکانیشان پێدا بخەن و شوێنانی کە ئاسایی نەبووتەوە وەکو ئاماژەم پێکرد چایخانەکان و بەشێک لە چێشخانەکان ئەوانی کە ئیشی دیلیڤری ناکەن واتە خەڵک دەشێت لە چێشخانەکان نانەخوا ئەوانە نەکراونەتەوە لە ئێستادا هیچ بڕیارێکیان لێ نەدراوە کافتریاکان ئەو شوێنانەی تر ئەوانە ئاسایی نەبوونەتەوە تاوەکو بڕیارێکی تری لەبارەوە دەدرێت بە داخراوی دەمێنێتەوە زۆر باشە ڕابیار سپاس بۆ هاوکارمان ڕامیار عوسمان لە سلێمانیەوە لەگەڵمان بوو دەچینە سۆران هاوکارمان ئازاد ئۆماراواییمان لەگەڵا ئازاد سڵاوت لێبێ و زانیاریەکانی سۆران و هەروەها ڕێنمایە تازەکان لەوێ چییە؟ بەڵێ سڵاو لە ئێوە و لە بینەرانی بەڕێز بێ دیارم نێستا لە دەبەری باڵەکایەتیم سەبارەت بەو ڕێنمایە نوێیانەی کەوا لە دەبەری سۆران دەرچوون سەبارەت بە ڤایرۆسی کۆڕۆنا دیارە بازاڕی قەزای سۆران لە ئێستادا 180 ئاسایی بۆتەوە بەپێی ئەو ڕێنمایانەی کەوا قەزای سۆران دەریکردوون قایمقامێتی قەزاکە دەریکردوون چەند ڕێنماییەکی نوێنە لە بەیانیان کاتژمێر 6 بەیانی تاوەکو 6 ئێوارە هاوڵاتیان بۆیان هەیە سەردانی گوندەکان بکەن و هەروەها ئەو هاوڵاتیانێکەوە ماڵبارکردنیان هەیە دەتوانن لەم کاتانەدا ماڵەکانیان بارکەن هەروەها ئەوانەی کەوا دەستنە گژوجیا بەهاریەکانەوانیش لە کاتژمێر 6 بەیانی بۆ 6 ئێوارە ڕێپێدراون بەڵام پێش کاتژمێر 6 ئێوارە پێویستە بگەڕێنەوە ماڵەوە هەروەها نۆرینگە پزیشکیەکانیش ڕێگان پێدراوە هەروەها ناوچەی پیشەسازی ئەوانیش بەپێی شتێک ڕێگان پێدراوەکەوە دوکانەکانیان بکەنەوە هاتوچۆ تا ڕادەیەکی زۆر لە نێو قەزای سۆران ئاسایی بۆتەوە لە ئێستادا هەروەها ئەمەوێ ئاماژە بەوە بدەم لە شەوی ڕابردووە فڕۆکە جەنگەکانی تورکیا دیارە دەبەری برادۆستیان سیادێل و خواکوڕ هەروەها لە بناری قەندیلیشیان ناوچەکانی زارگەلی کەوا سەربەناحیەی وەرتەیە بردومان کردووە بڵێن فڕۆکە جەنگەکانی تورکیا لە شەوی ڕابردووە هەروەها بەرە بەیانی ئەمڕۆ سووری ناحیەی وەرتیان بردومان کردووە ئەمەوێ ئاماژە بەوەش بگەم ئەوڕۆ دیارە دەستگای مین لە باڵەکایەتی ئەو لوقمانە لە ناوەباتن کەوا لە چەند ئەو ناوچانەی کەوا پاکراونەتەوە لە لوغمۆمین دیارە سەرجەمیان لە شوێنێک کۆ دەکرێنەوەوە هەمویان ئەمڕۆ کاتژمێردە و نیو وا بڕیارە لە ناو ببرێن زۆر باشە کاگازاد ئەگەر بکرێت زانیاریەکان لەسەر زیینی وەرتێکی هەن ململانێکە ئەمنیەکانی بە تایبەتی سەربازیەکانی نێوان پەکەکە و پارتی و یەکێتی لە سنوورەیە بەکوێ گەشتووە کاک جەلال دیارە لە ئێستاشدا بڵێن ئەو هێزانی کەوا لە زیینی وەرتێن هەر بەردەوامن لە ناوچەکە تاوەکو ئێستا دیار نییە کەی ئەو هێزانە لا ئەبدرێن یاخود هەر ئەمێننەوە لە ناوچەکە بە پێو زانیاریانەی دەستێمە کەوتون لە دوێنێ هاوڵاتیانی ناحیەی وەرتێوە دۆڵی
شاورێ دیارە کۆبوونەوەیان کردبوو وە سەردانی و هێزانیان کردووە داوایان کردووەکەوە ئەو ناوچەیە چۆڵ بکەن بۆ ئەوەی ناوچەکانی ئەوان نەبێتە ملبلانەی نێوان حیزب سیاسیەکانی هەرێمی کوردستان دیارە ئەوانیش بەڵێنی ئەوەیان پێداون جارێکتر بەدەستی کورد خوێنی یەکتر نەڕێژێتەوە لەم ناوچەیانە دیارە هاوڵاتیان و ناوچەیە ئاماژە بەوەیان کردووە کەوان دوێنێ سەردانی ئەو هێزانیان کردووە بەڵێ باسییان لەوەش کرد ئەگەر بێتەوە هێزانە لەم ناوچەیە نەکشێنەوە ئەوان سالاشتری مەدەنی تریان ئەبێتن بۆ ئەوەی ئەم لیوانەی کە لەوێ دامەزراون لەوێ نەمینێن چکە ئەوان پێیان وایە ئارامین ئەوچەکەی ئەوان هەم دۆڵی شاورێ هەم ناحی وەرتێ بەهۆی بوونی ئەم هێزانەوە دەکەوێت ئەمە ترسی چونکە ململانێ لە نێوان پارتی و یەشێتی و پەکەکەدا بەدی دەکرێتن بەپەی زانیاریەکان هێزەکانی پەکەکە دوای بردومانکردن لەم ناوچەیە نەماون بەڵام ئەوانیش بەردەوام چاودێری لە دوورەوە چاودێری ئەو ناوچانە دەکەن. زۆر سپاس بۆ پامنێرمان ئازاد و مەرەوەی کە لە سۆرانەوە لەگەڵمانەوەی سپاس بۆ زانیاریەکانت. بینەرانی عزیز دەچینە دوهۆک بزانین تازەترین زانیاری لە دوهۆکدا چی هەیە کە پامنێرمان ئەمجد لەگەڵمانایە کاگەمجە سڵاوی خوا لێبێت زانیاریە تازەکانی دوهۆک چین و بە تایبەتی دۆ بارودۆخی ڤایرۆسی کۆرۆنا لەو پارێزگایە بەکوێ گەشتووە؟ بله سکاک جلال سلاوت خودلتا و همه بینارت کانال آسمانی پیام بن نوکه بجین اول چند روزه که روش دهو که گله امشین بجین 5 سال روش آسیایی بوده خیلی هاتو چوید کرد دهی بجین دزگه اینو که 36 سال الگاه دهو که و کاگەم جات گوێمان دەنگت کەمێک چاک بکەی فەرموو کاگەمجەت بەردەوامدا. ئەلو بەڵێ بەڵێ فەرموو ئێستا گوێمان لێتە کاگەمجەت فەرموون بژین 6 بینەرانی عزیز دیارە گرفتی سەوتمان لەگەڵ دوهۆکدا هەیە و هەندێک چالاکی دیکە ماون کا بۆتان بگوازینەوە لەگەڵ پامنێرانمان بەردەوام دەبین بۆی کە بزانین کار و چالێکەکانی ئەمڕۆی شار و شارچەکانی هەرێمی کوردستان چییە کە خۆشبەختانە لە ئێستادا لە سلێمانی ژیان بەرەبەر ئاسایی دەبێتەوە وەک پامنێرمان ئاماژەی پێکرد بازاڕەکان کراونەتەوە بەشێک لە شوێنە گشتیەکان کراونەتەوە بەشێکیش لە کاسبکاران کە تا ئێستا وەکو شوێنی گشتی کار دەکەن نەکراونەتەوە ناڕازین دەچنە بەردەم قایمقامەتی پارێزگای سلێمانی بۆی کە ڕەزامەندیان پێ بدەن بۆی کە ئەوانش دەست بە کارەکانیان بکەنەوە و ئەگەر بەم شێوازە بەردەوام بێت حاڵەتی دیکەش تۆمار نەکرێت وەک ڕامیان ئاماژەی پێکرد کامە جێگەی دڵخۆشی و مای خۆشحاڵیە کە لە پاش هەفتەیەک لە تێپەڕبوونی مانگی پیرۆزی ڕەمەزان مزگەوتەکانیش دەکرێتەوە بۆ هیوای کە هەرچی زووە بە تەواوی دەربازمان بێت لە ڤایرۆسی کۆرۆنا و قوتابخانە و زانکۆکانیش بکرێنەوە. دەچمە کەرکووک لای پامنێرمان چیانووری چیا سڵاوی خوا لێبێت زانیاریەکان لە کەرکووک چی هەن و بەگشتی بارودۆخی کەرکووک هەم لە ڕووی کۆرۆنا و هەم لە ڕوو ئەمنیەکەوە چۆنە؟ بەڵێ زۆر سپاس سڵاو لایەوە و لە بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام دیارە لە شاری کەرکووک تاکو ئێستا بارودۆخی ئەمنی هێزە ئەمنیەکان لە ئامادەباشیدان و ماوەی هەفتەیە کە ئەم هێزانە کەوتوتە ئامادەباشیەوە بۆ ڕێگری لە هەر کارێکی نەخوازراو لە ناو شاری کەرکووک و لە دەرەوەی شاری کەرکووک دوێنێ عوسمان خانمی سوپاسسالاری عراق لە کەرکووک بووە دیارە کۆبوونەوەی ئەمنی کراوە سەبارەت بە بارودۆخی ئەمنی لەوەیە لە ماوەی چەند ڕۆژی داهاتوودا ڕێو شوێنە ئەمنیەکان تونتر بکرێن سەبارەت بە جموجۆڵی چەکدارانی داعش شەوی ڕابردوو لە دوو شوێنەوە لە مرێنبەک و لە سنووری باشووری کەرکووک دوو جار داعش هێرشی بۆ سەر هێزەکانی پۆلیسی فیدراڵی فیرقەی 5 و فیرقەی 6 ئەنجام داوە دیارە لە ئاکامی ئەو هێرشەدا پۆلیسێکی فیدراڵی کە خەڵکی بەغدادا کوژراوە ئەم جموجۆڵانەی داعش بەردەوامیان هەیە و هێزە ئەمنیەکانیش بەردەوامن لە چاودێری و لە حاڵەتی ئامادەباشی ئەمەش لە دوایەوە هات لە دوو هەفتەی ڕابردوو
کەسێک لە گەڕێکی ڕەحیماوە دەستگیر کراوە بە پێی زانیاری هێزە ئەمنیەکان. ئەم کەسە ئەمیری داعش بووەوە دەستی لە سپایکەرە هەبووە لە ئەو کارەی کە لە سپایکەر کرا کۆمەڵێ خەڵک لەوێ کوژران لەو کاتێک کە داعش هاتن. ئەم ئەمیرەی داعش کۆمەڵێ زانیاری بە هێزە ئەمنیەکان داوە سەبارەت بە بارودۆخی کەرکووک بە بارودۆخی ناوشاری کەرکووک. ئەمە وای کردووە کە هێزە ئەمنیەکان زیاتر بکەونە حاڵەتی ئامادەباشیەوە. سەبارەت بە کۆرۆنا دیارە من ئەمەوە بە کورتی ئەگەر دەرفەتم هەبێ باسی ئەو بڕیارانە بکەم کە لە سبەینەوە دەچنە بواری جێبەجێکردنەوە. دیارە بە پێی بڕیاری شانەی باڵای قەیرانەکانی عێراق لە سبەینەوە کۆمەڵێ بڕیاری نوێ تایبەت بە کۆرۆنا تایبەت بە ڕێوشوێنەکان دەچێتە بواری جێبەجێکردنەوە. بڕیارەکان بە هیچ گردبوونەوەیەک ڕێگە نادرێت گردبوونەوە لە 3 کەس زیاتر هەبن بدرێت دەبێ ئەو کەسانێک کە کۆ دەبنەوە 3 کەس بن. ڕێگا دەدرێت بەوەی کە نانەواخانەکان هەندێک لە چێشتخانەکان بە دیلیڤەری دەکرێنەوە، سەرتاشخانەکان دەکرێنەوە بەڵام لە ژوورەوە نابێت لە 3 کەس زیاتر بن. دام و دەستگاکانی دەوڵات لە سبەینەوە دەکرێنەوە بەڵام دەبێت لە 125 کارمەندەکان لە دەوامدا بن. ئەوەشی کە نابێ بکرێتەوە قەدەغەیە هۆڵەکانی لە جوانیە بازارە قەرەباڵغەکانە ڕێگاوبانەکانی دەرەوەی پارێزگاکانە نابێ بکرێنەوە تەنها لە ناو پارێزگاکان کۆمەڵێ ئاسانکاری بۆ هاوڵاتیان دەکرێت. نەخێر تاکو ئێساوەی کە لە ناو ئەو بڕیارانەیە کە نابێ بکرێتەوە یەکێ لەو بڕیارانە ئەوەیە کە مزگەوتەکان نابێ بکرێنەوە. وەکو باسم کرد شوێنە قەڵەباڵغەکان نابێ بکرێنەوە لە هەر دوکانێکدا دەبێت ئەو دوکانە لە 3 کەس زیاتر نەبێ. بۆ نمونە سەرتاشخانەیەک دەبێ 3 کەس لە ژوورەوە دابنیشێ بە ناونووسین بێت ناوەکان بنووسێت دوایی پەیوەندیان پێوە بکرێت بۆ کاتی ئەو کاتێک کە دەچن بۆ سەرتاشخانە. ئەم بڕیارانە دراوە چێشخانەکان وەکو باسم کرد دەبێت بە دیلیڤری بەڕێوە بچێت. هەرچەندێ لە شاری کەرکووک تاکو ئێستا ماوەی زیاتر لە 4 ڕۆژە 5 ڕۆژە هیچ حاڵەتێکی کۆرۆنا لە کەرکووک تۆمار نەکراوە. ئەوەشی هەیە ئەوەیە کە تاکو ئێستا 10 کەس لە سنتەری چارەسەرکردنی کۆرۆنا لە ناوچەی پیشەسازی لە کەرکووک ماونەتەوە. ئەوانەی دیکە تاکو ئێستا 2 کەس گیانیان لە دەستداوە. ئەوانی دیکە چاک بوونەتەوە و نێرناونەتە ماڵەوە. بەڵام ڕێکارەکانی تایبەت بە کۆرۆنا لە کەرکووک هەر بەردەوامە. شانەی قەیرانەکانی کەرکووک تایبەت بە پارێزگای کەرکووک لە ڕۆژی پێنجشەمە کۆ دەبێتەوە بڕیاری تر دەردەکەن تایبەت بە مانگی ڕەمەزان. زۆر باشە سپاس بۆ هاوکارمان شیانووری لە کەرکووکەوە لەگەڵمان بوو. دەچینە شارە زوور هاوکارمان وشار محەممەد لەوەیە وشار زانیارەکان لای تۆ چین. سڵاو لە ئێوە لە بینەرانی کەناڵی ئاسمانی پێیان سەرتا من لە دەربەندی خانم ئەمڕۆ بڕیارە خۆپیشاندانێک بەڕێوە بچێت لەلایەن شۆفێران و لە هەمان کاتیشدا ئەو کەسانەی کە سەرقاڵی کارکردن لە مەرزی نافەرمی پشتە کە بەهۆی کۆرۆناوە سەرجەم مەرزە نێودەوڵەتەکان کراوەتەوە بەڵام ئەو مەرزە بەهۆی نافەرمی بوونیەوە تا ئێستا نەکراوەتەوە. ئێمە ئێستا نزیک خۆپیشاندانان لە خۆپیشاندەران هەبووین و زانیارەکانمان لێوەردەگرتن لە ناکاودا هێزێکی ئەمنی هاتن کە ئاگاداری تەواوی هێزە ڕاگەاندەکانیان کردەوە کە نابێت بە هیچ شێوەیەک تەسویر بکرێەوە کامێرا و کەلوپەل ڕۆژنامەوانەکانیان دەربن لەبەرەوە بە ناچاریە ماتوونە دەرەوەی خۆپیشاندانەکان و لە ئێستادا کە ئێمە هاتین بۆ ئەنجامدانی ئەم ڕاستە و خۆیە تەواوی خۆپیشاندەرەکان و شۆفێرەکان بەرە و پردی دەرەدۆین بەڕێکەوتن بڕیاریان داوە کە ئەو پردە بگرن. ئێمە لە مناقەشە و گفتوگۆی بینی هێزە ئەمنیەکان و خۆپیشاندەران ئاگادار بووین هێزە ئەمنیەکانیان بە هیچ شێوەیەک ڕێگرین باڵی پاڵپشت و هەماهەنگتان نابین لە ئەو کارەدان پێویستەکە بگەڕێنەوە بۆ ناو قەزای دەربەندیەکان یان بچنە پارێزگای هەڵەبجە بۆ ئەنجامدانی خۆپیشاندانان ڕێگایەکی وان نێودەوڵەتی بگرن. لەبەرەوە ئێستا ئەوانیش لە وەڵام داوتیان ئێمە لە چوینەتە بەردەم پارێزگای هەڵەبجە لە هەمان کاتیشدا چوونێتە بەردەم قامیت کاتی خۆی بەڵام وەڵامی پێویستیان نەدراوەتەوە. لەبەر ئەوە ئەوان بە ناچاری بڕیاریان داوە کە ڕێگای سەرەکی ئیدارەی گەرمیان قەزای دەربەندیەکان کە لە هەمان کاتا پارێزگای سلێمانی و مەرزێکی نێودەوڵەتی و هاتووشوی بەردەوامی لێ هەیە گرتنی ئەو ڕێگایە ئەگەرێکی کاتەوە کە گرژی لە خۆپیشاندانەکان بکەوێتەوە. لەبەر ئەوە ئێستا کێ پەیتا بە پەیتا هێزە ئەمنیەکان ژمارەیان بەرەو زیاتر ڕاوە لە هەمان کاتیشدا خۆپیشاندەرانیش سوورن لەوەی کە ئەبێ ئەو ڕێگایە بگرن. لە ئێستادا ئەوەی کە
ئێمە لەگەڵ خۆپیشاندەراندا قسەماکردڵێن ئێمە ئەمە کێشە سەرەکیەکان چەندی کێشی ترمان هەیە بەهۆی خراپی ڕێگاوە بەهۆی خراپی مەرزەکە و مامەڵەی ئیداری هەر با بڵێ مەرزەکەەوە لە ڕووی ئیداریەوە مەرزەکە سەر بە ئیداری گەرمیان و مەرزی پەروێزخانە بەڵام ناحیەکە سەر بە پارێزگای هەڵەبجێ یعنی ئەم تێکەڵیە لە ئیدکاری ئیداری و لە هەمان کاتیشدا بە بیانووی فەرمینەبوونی مەرزەکە مامەڵەی وەکۆڵی مامەڵەی مەرزەکە لەگەڵ یانە باش نیە داواکارن کە 600 شۆفێر لەسەر ئەو مەرزە کار دەکەن داوا دەکەن ئەم 600 خانەوادە ئاوریان لێ بدرێتەوە و ئەوان جەست بکەن بەکارەکانیان چۆن فلتەر ئەگرێت لە مەرزە نێودوڵەکانی فلتەر بدرێت لەو زۆر باشە. سپاس بۆ هاوکارمان شیار محەممەد لە دەربەنی خانەوە لەگەڵمان بوو. نیازیز گرنگترین هەواڵ و زانیاریەکانی ڕۆژتان پێشکەش دەکەین. حکوومەتی عێراق سەرجەم پزیشک و پەرستار و کارمەندانی تەندروستی با پێدانی زەوی و پاداشتی دارایی خەڵات دەکات و حکوومەتی هەرێمیش هێشتا موچەی مانگی یەکی ساڵی 2020 پێنەداون. بەپێی بڕیارێکی لیژنەی باڵای ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا لە عێراق سەرجەم فەرمانبەر و پەرستار و پزیشکانەی سەر بە میلاکی وەزارەتی تەندروستین پارچەیەک زەوی و بڕی 500,000 دیناری عێراقی خەڵاتیان دەکات. بڕیاری حکوومەتی عێراقی لە کاتێکدایە هێشتا حکوومەتی هەرێم موچەی مانگی یەکی کارمەندانی تەندروستی و پەرستار و پزیشکانی دابەش نەکردووە و هیچ قسە و باسێکیش لەسەر پاداشکردنیان لە ئارادا نییە. جێگری بەڕێوەبەری گشتی تەندروستی سلێمانی لەسەر پشکی کۆمەڵ ئیسلامی سەبەتە خۆراک و بڕەپارەیەک بەسەر ئەو کارمەندە تەندروستیانەی لە ڕوبەڕووبوونەوەی کۆرۆنادا ڕۆڵیان هەبووە دابەش دەکات. عەبدوڵڵا ئەحمەد جێگری بەڕێوەبەری گشتی تەندروستی سلێمانی دەڵێت ژیان تەنانەت بۆ موچەخۆرانیش سەختە، هەر بۆیە لە خەمیەوەدا بووین ئەو کارمەندە تەندروستیانەی لە ڕوبەڕووبوونەوەی کۆرۆنادا ڕۆڵیان هەبووە بە سەبەتەی خۆراک و بڕەپارەیەک بەسەریان بکەنەوە. عەبدوڵڵا ئەحمەد جێگری بەڕێوەبەری گشتی تەندروستی سلێمانی دەڵێت 700 سەبەتە خۆراک لەلایەن کۆمپانیای سەروەرانەوە دابین کراوە و بڕەپارەیەکیش کە لە کۆتاییدا بەداتا بڕەکەی بڵاو دەکەنەوە لەلایەن خێرخوازانەوە بۆیان دابین کراوە. عەبدوڵڵا ئەحمەد سپاسی کارمەندانی تەندروستی و پزیشک و تاقیگەکان و کارگێڕیەکان و کەرەنتینە و سنتەرەکانی فریاکەوتن و سەرجەم کارمەندەکانیان دەکات کە پێشمەرگە ئاسا ڕوبەڕووی بەڵای ڤایرۆسی کۆرۆنا بوونەتەوە. وەزارەتی کارەبایی حکوومەتی هەرێمی کوردستان بڵاوی کردەوە پێدانی کارەبای نیشتیمانی کەم دەبێتەوە. وەزارەتی کارەبایی حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕاگەیەندراوێکدا هاوڵاتیان ئاگدار دەکاتەوە کۆمپانیای داناغاز بۆ ماوەی 24 کاتژمێر هەڵدەستێت بە چاکردنەوەی چاکسازی لە کێڵگەکانی کۆرمۆری غاز بۆ هۆیشەوە بڕی 130 میلیۆن پێ سێجای ستاندارد بەرەمێنانی غاز لە کێڵگەکان کەم دەبێتەوە و توانای بەرەمێنانی کارەباش بە بڕی 750 بۆ 800 میگاوات کەم دەکات. باپی ڕاگەندراوەکەی وەزارەتی کارەبای هەرێم تیمەکانیان لە فەرمانەکانی کارەبا هەڵدەستن با ڕێخستنەوەی خشتەی پێدانی کارەبا بۆش پێدانی کارەبای نیشتیمانی کەم دەبێتەوە. ژنێک بە ناوی پێدانی ڤیزای ئەوروپا فێڵی لە هاوڵاتیان کردووە و پۆلیسی هەولێریش هەواڵی دەستگیرکردنی ئەو ژنە بڵاو دەکاتەوە. بەڕێوەبەرایەتی پۆلیسی هەولێر ڕایگەیاند ئەو ژنەیان دەستگیر کردووە کە بە ناوی کۆمپانیای فڕۆکەوانی و پێدانی ڤیزاوە فێڵی لە هاوڵاتیان کردووە و چەکی بانکی بێڕەسیدی بەکارهێناوە. عەمید دلێر نەجار بەڕێوەبەری پۆلیسی هەولێر دەڵێت ژنەکە بە ڕەچەڵک عەرەبە و لە چەندین پارێزگای دیکەی عێراقیشدا هەمان فێڵی لە هاوڵاتیان کردووە. عەمید دلێر وتیشی با پێی مادەی 456 لە یاسای سزادان پەڕاوی لێکۆڵینەوەی بۆ کراوەتەوە و لێکۆڵینەوەکانیش لەگەڵیا بەردەوامە. ژنە کۆچبەرێکی عێراقی لە کەمپێکی کۆچبەران لە وڵاتی یۆنان گیان لە دەست دەدات و بۆ هۆیشەوە پشێوی و ئاڵۆزی دروست دەبێت و ئاگر لە کەمپەکە دەکەوێتەوە. لە کەمپی ڤیاڵی کۆچبەران لە دوورگەی جیوسی یۆنان دوای ئەوەی ژنێکی کۆچبەری عێراقی گیانی لەدەستدا پشێوی و ئاڵۆزی دروست بوو کۆچبەران بەشێک لە کەمپەکەیان سووتاند. ئەو ژنە کۆچبەرە عێراقی تەمەنی 47 ساڵە بەهۆی نەخۆشی و تاوە گیانی لەدەستداوە. ئەمەش دانیشتوانی کەمپەکەی تووڕە کردووە و پێیان وا بووە ئەو ژنە بەهۆی توشبوونی با ڤایرۆسی کۆرۆنا و کەم تەرخەمی تیمی تەندروستیە وڵاتە گیانی لەدەستداوە و پشێویان دروست کرد. بەپی سەرچاوە هەواڵیەکانی پشکنینی کۆرۆنا بۆ تەرمی ژنە عێراقیەکە کراوە و نێگەتیڤ دەرچووە.
پۆلیسیش 3 کۆچبەری بە تۆمەتی تێوەگلانیان لە پشێویەکان دەستگیر کردووە. بەهۆی ئاگرەکەوە 2 ئۆتۆمبیل و چەند فرۆشگایەکی گەڕۆک و لەگەڵ بەشێکی ئیدارە و بەشی خزمەتگوزاری کەمپەکە سوتاوە. سوپایی پاسدارانی ئێران هەڕەشە لە کەشتیە شەڕکەرەکانی ئەمریکا لە ئاوەکانی کەنداو دەکات و دەڵێت ئەوەی هێزی دەریایی ئەمریکا لەسەر بەلەمە شەڕکەرەکانی ئێران باسی دەکات لە فیلمی هۆلیۆت دەچێت. سوپای پاسدارانی ئێران لە بەیاننامەیەکدا وەڵامی ئەمریکای دایەوە وتی گێچەڵکردن با کەشتیەکانی ئەمریکا لە ئاوەکانی کەنداو لەلایەن هێزی دەریایی ئێرانەوە دوورە لە ڕاستیەوە و ئەوەی ئەمریکا دەیڵێت لە فیلمی هۆلیۆت دەچێت. سوپای پاسدارانی ئێران لە بەیاننامەکەیاندا هەڕەشە لە کەشتیە شەڕکەرەکانی ئێران دەکەن لە ناوچەکە و دەڵێن ئەگەر کەشتیەکان هەر هەڵەیەک بکەن ئەوە ئێران بە توندی وەڵامیان دەداتەوە. بینەرانی عزیز گرنگترین هەواڵ و زانیاریەکانی ڕۆژم پێشکەشکردن پاش ناوبڕێک دەگەڕێنەوە لای هاوکارم کاکشوان. ئازانم دووارە سڵاوتان لێبێ. بڕگەیەکمان هەیە ویش بڕگەی یادەوەریە کۆمەڵێک با بڵێن ڕوودا و بەسەرهاتکەوە لە ساڵانی بەر لە ئێستەی تەمەن لە ڕۆژێکی وکوۆمەدا ڕوویانداوە بینەریە و بڕگەیە دەبین. بیستی چواری ساڵی 1429 لە دایکبوونی سوڵتان محەممەد فاتحی دووەم حوتەمین سوڵتانی عوسمانیەکان لە ساڵی 1299 بە سەرکردایەتی عوسمانی کوڕی ئێرتۆخرۆل لە ترسی ڕاوەدونانی مەغۆلەکان ڕویان کردوتە بەرزایەکانی ئەنادۆڵ و میێرنشینێکی بەهێزیان دامەزراندووە. سوڵتان محەممەد فاتح ساڵی 1453 شاری قوستەنتەنیەی پایتەختی بێزەنتینیەکانی ڕزگار کرد و خستیە سەر قەڵەمڕەوی ئیسلامی و ناوی شارەکەشی گۆڕی بۆ ئیسلامبول. 24 ساڵی 1889 لە دایکبوونی سەرکردە و سیاسەتمەداری ناوداری ئەڵمانی ئەدۆڵف هیتلەر لە وڵاتی نەمسا. ئەدۆڵف هیتلەر سەرۆک و دامەزرێنەری حیزبی نیشتیمانی کرێکاران ناسراو بە نازی بووە، چەندان پلەی سیاسی و سەربازی بڕیوە. لە ساڵی 1933 تا ساڵی 1945 سەرۆکی ئەڵمانیا بۆ و یەکێک بووە لە جەمسەرە سەرەکیەکانی جەنگی جیهانی دووەم و پاش نزیک بوونەوەی هێزەکانی یەکێتی سۆڤێت بەرەو ئەڵمانیا خۆی و دەستگیرانەکەی کوشت. بازار دەکرێتەوە، ژیان ئاسایی دەبێتەوە و شتێک هەیە کە ڕەنگە پێویست بکات هەمومان هوشیارانە مامەڵی لەگەڵدا بکەین، ئەویش هەڵپەیە بۆ بازار و نەحەقیشیان نیە هاوڵاتیان لەبەرەوەی کە وەرزی نوێ دەست پێ دەکاتەوە پێویستیەکانی ژیان لە جلوبەرگ و لە خۆراک و لەسەر جەم پێداویستەکانی دیکە پێویستن و ماوەیەکی کەمیش بازار هەیە لە ڕۆژدا لە چەند کاتژمێرێکدا وێ دەبێت بە پلان هاوڵاتیان سەردانی بازار بکەن. ئەمە بەشێکێتی، بەڵام ئایا چۆن دەبێت لەم بارودۆخەی ڤایرۆسی کۆرۆنادا کە بەدڵنیاییەوە بارودۆخی ئابووری خێزانەکان ڕۆخراپی ڕۆشتووە بۆ هۆی وەستانی کار و کەسابەت و دواکەوتنی موچەوە، کەواتە پێویستە پلان هەبێ، هەر خێزانێک پلانێکی تایبەتی هەیە لەوەی کە چۆن بازار دەست پێ بکاتەوە، چۆن دەست بگرێ بەو بڕەپارەی کە لە ماڵەوە ماوێتی یاخود ئەگەر پێداویستی هەیە و پێویستە پارێک پێ بکات و بیکڕێت، چۆن دەبێت لە ماڵەوە مەسروفکەین کە ئەمە شتێکە پێوەستە بە بودجەی خێزانەوە. بۆ قسەکردن لەسەرم تەوەرە میوانداری بەڕێز دکتۆر ئەمجەد محەممەدمان کردووە. کاک دکتۆر زۆر سپاس بۆ دەرفەتە، سەرۆکی بەشی کارگەڕی کار لە زانکۆی گەشەپێدانی مرۆیی بەخێر بێت. کاک دکتۆرەگە لێوە دەست پێ بکەین، ئایا
پێویست دەکات ڕێنماییەکی تایبەت بدرێ بۆ خێزانانی لەم کاتیا بۆ نمونە خێزانێک دەڵێ 3 مانگە بازاڕ نەکردووە کەواتە پێویستە بڕۆم یەکسەر جلی هاوین بکڕم جلەکانی دیکە بکڕم شتی خۆراک بکڕم چەند مانگە ینی لە فەیەکی ئاساییەوە بیگرە دەڵێن چەند مانگە لە فەم نەخواردەوە بڕۆم یەکسەر دەست پێ بکەم لە دیوێکە ڕەنگە زیادە مەسروف بێتە ئاراوە ڕێنمایی تایبەت بۆ خێزانەکان چین بەڵێ بەناوی خوای بەخشندەوە میهرەبان بێگومان ئەو دۆخەی کە ئێستا دروست بووە دۆخێکی تایبەتە و قسەی تایبەتی ئەوێ و هەڵسەنگانی تایبەتی ئەوێ ئەوەی کە جەنابتان هەڵتان بژاردووە پێم وابێت دەستخۆشیتان لێەکەم کارێکی زۆر باشە بە فعلی ئەوە لە دوێنێەوە کە جموجوڵێکی زۆر کەوتۆتە بازار حتمما ئەم جموجوڵە لەوە سەرچاوی گرتووە کە ماوەیەکی زۆرە هەموو خێزانەکان تاکەکانی خێزان لە ماڵەوە تا ڕادەیەک وەکو زیندانی وابوون ئێستا کە ئەو دەرگای زیندانە کراوەتەوە هەمووی ئەچێتە دەرەوە دوو حاڵت یەتە پێشەوە حاڵەتێکیان ئەوەیە کە لا یەزال ئەو ترس و تۆقەی کە هەیە بۆ لایەنی ئابووری ئەوی کە موچە دوا ئەکەوێت موچە وەکو پێویست ئێستا دیار نییەوە گەشتۆتە 40 ڕۆژێک هێشتا موچەی مانگی ساڵی ڕابردوو تاوا بۆ ساڵی تازە 4 مانگی ڕۆشتون نەدراوە ئەم حاڵەتانە جۆرێک لە دڵڕاوچە هێشتا وەکو لە ناو تاکی خێزانەکان و لە ناو خێزانەکانە ماوە بەڵام لە حاڵەتێکی ترە زۆرێک لەو خێزانانە کە فترەیە کە ئەگەر پاشەکەوتێکیان هەبوو بێت ئەگەر پارێکیان هەبوو بێت ڕۆژە لە ڕۆژان بیریان لەوە کردوێتەوە خۆزگایان خواستووە کە ئەگەر دەرگا و بازار بکرێتەوە بچن تعویزی ئەو فترەیە بکەنەوە بۆیە بۆ هەردوو حاڵەتەکە من پێم وابێت ڕێنمایی گرنگ هەیە لەم بوارەیە بە تایبەتی ئەمە گەر باسی حاڵەتی یەکەم بکەین کە موچە لە دواکەوتنایە و دۆخی ئابووری ئەوە تا ئەبینین ینی نرخینەوە دابەزیوە عێراقیش بەگشتی و هەرێمی کوردستانیش بە زۆری 1995 داهاتی پشتی بە نەوت بەستووە بێگومان کە بەو شێوەی لێت داهاتی تاکەکانی ژەبێت داهاتی موچە خۆرانی ژیەتە خوارەوە و حکوومەتەکانیش بە تایبەتی ئەگەر حکوومەتی بەغا باشترە کە ئەڵێن جۆرێک لە سرمایەیان هەیە جۆرێک لە ڕسیدی بانقییان هەیە ئەتوانن تەجاوزی حاڵەتەک بن بەڵام هەرێمی کوردستان ئەوە تا ئەبینین ئەو حاڵەت و گرفتانە هەیە بۆیە لەو بوارە منوە ئەزانم ڕێنمایی گرنگ بۆ ئەو حاڵەتە ئەوەیە کە خێزانەکان دەست بگرن بەوەی کە ئەوەی لە بەردەستیانایە هەمووی خەرج نەکەن بۆ چونکە بەرچاوڕوونیەکی تەواو نییە کە ئایا موچە ئەوە سەرەگرێک کە 45 ڕۆژ جارێ بێت ئایا ئەوە سەرەگرێکە بۆ نمونە دیسان پاشەکە و دەست پێ بکاتەوە ئایا یعنی بەرچاوڕوونیەک نییە لایەن هیچ کەسێکەوە تەنانەت حکوومەت خۆشی بۆ حاڵەتی دووهەم ئەوەی کە پارێشی پاشەکەوت کردو ئەم ماوەیە و خۆی بە زیندانی ئەزانێت کە پێم وابێت ئەمەش هەر پێویستی بە کۆمەڵی ڕێنمایی هەیە ئەویش ئەوەیە کە بۆ نمونە ئەگەر لە بیرتان بێت ئێمە یەکەم جار وتیان 48 سەعات قەدەغێ هاتوو چۆ ئەکرێت ئەو 48 سەعاتە خەڵک لێ بوو بە 48 مانگ ئەگەر نەڵێم 48 ساڵ بەو شێوەیە بینیمان سۆپەرمارکێتەکان هەمووی پڕبوو لە خەڵک بۆیە ئەگەر تەماشای فێسبوک بکردایە لەو شەو ڕۆژەیە زۆر خەڵق قسەی جوانی ئەکرد بانزی خانەکان هەموو شوێنەکان مەسەلەن یەک لەو قسانە کە زۆر گرنگ بوو عیلەیەک ئەگەر بەشی 48 سەعات شتی هەڵ نەگرت بێت ئەوە عیلەیەکی فاشیلە خێزانەکە ئیدارەیەکی فاشیلی هەیە کە تۆ بڵێن 48 سەعات هیچ نییە لە ماڵەکە تا وابزانی لە برسا ئەمریت ئەمە بەڕاستی بەڵگەیە لەسەر ئەوەی کە خێزانی ئێمە میزاجی تەواو نییە میزاجی تێک چووە نازانێت چی بکات چۆن پاشەکەوت بکە چی هەڵگرێت ضروریات و ئۆلەویاتی چییە بۆیە لەم کاتەشا منەوە ئەزانم بە هەمان شێوە کاتێک ئەبینین خەڵک کە ئێستا دەرگای لێکراوەتەوە دەرگای بازاڕەکانی لێکراوەتەوە بە هەمان شێوە تووشی هەڵەیەک ئەبێت وە ئەزانێ ئەو پارەی کە کۆی کردوێتەوە پێویستە خەرجیکە لە فترەیەکی کەمە کە ئەوەش پێم وابێ هەڵەیەکە ئێمە ئەگەر وەکو خەڵکی موسڵمانی ئەم هەرێمەش قسە بکەین ئەبینین بەرەو ڕەمەزانیش ئەچین کە ڕەمەزانی ژێکێکە لەو مانگانەی کە خەرجی زۆرترە بێ بە حکومی ئەوەی تۆ بە ڕۆژوە بیت و ئێوارەوە ئەزانی ینی پێویستی بە زۆر شتەیە بۆیە لە هەموو حاڵەتەکانە پێم وابێت قسەی گرنگ و جەوهری ئەوەیە کە ئەبێ
بە کۆنتترۆل و بە پلان هەموو هەنگاوەکانمان بنین ئەوەی کە هاتە چۆن خەرجیەکەی پێداویستەکان چۆن دابینەکەی وەکو جەنابەت باسی کرد جلوبەرگ بەڕاستی زۆربەی ئێستا جلوبەر بووە بە چاولێگەری ئەو مۆدێلە تازەکە هات ئەوە فڵان یعنی تۆ هیچ نەبێت لە بەریکەی ئەوە باشە یاخود بڕۆی شتێک بکڕیت و بۆ مای 2 ڕۆژ و دوایی مۆدلەکەی ئەگۆڕێ و شتێکی کە ئەکڕی هەر لە جلوبەرگەوە حتا لە کۆمەڵی پێداویستی ماڵەوە عادەتی ئەم وڵاتی ئێمە بەداخەوە لە کاتی هەبوونیە لە کەمالیات سەری لێ ئەشێوێ ئەمەنە خەرجی زۆر ئەکات بەشی ئەوە نامێنێتەوە کە ضروریاتی لە کاتی نەبوونیە پێداوین بکات بۆیە ئێستا بەرەو بەهار و بەرەوە ئێستا بۆ نمونە مەسەلە من دوێنێ گوێم لێ بوو ئەیانەوە بە بۆنەی کۆتایی هاتنی کەرنتینە کۆمەڵە چالاکی بکرێت بازم لە دهۆکەوە دەست پێکەن دڵنیام ئەو چاولێگەریە وردەوردە بەرەو شوێنەکانی کە ژێت بەرەو سلێمانی ژێت کە بە ناویەوەی تعویزی ئەو فترەیە بکرێتەوە تەوانەوە وەکو حکوومەت و کۆمەڵە چالاکی ئەنجامەدەن ئاگرکردنەوە و کۆمەڵە شتی ترکە پێم وا بێت سەیرانکردنیش لەم چەند ڕۆژەیە ئەگەر بە حکمیەوەی کە پێش ڕەمەزانە لەوانەیە یعنی ئێستا لەم چەند ڕۆژەیە زۆر بووە بە کورتیەکەی حاڵەتێکی تایبەتیە کە پێم وا بێت خەڵکی عاقڵ و ڕەشید خێزانی ئیداری خێزانی بە پلان ئەتوانێت کۆنتترۆلی خۆی بکات ئەوەی کە کۆی کردوێتەوە ئەگەر قەرار بێت هەمووی خەرج نەکات لە ماوەی 2 ڕۆژە بە پلان خۆی دابنێ بۆ حاڵەتی خراپتر ئەگەر دەرفەدە بوو دواتری نەسەر میزانیی خێزان کە چەند گرنگە ڕێک بخێت کە باس لەوە دەکەی ئەوێت کۆنتترۆلی بکات وەک باسمان کرد کەرنتینە تەواو بووە بەهار لە بەردەمایە مانگی پیرۆزی ڕەمەزانە توان بڵێن 95% هەرێمی کوردستان التیزامات بۆ مانگەوە دەکەن بەوانشی کە بە ڕۆژوو نابن ڕەنگە هەر کۆمەڵە شت بکڕن کەواتەم سێ حاڵەتە کە هەرسێکی وەکو بەڕێستا ئاماژەدان پێکرد تایبەتە ڕەنگە هاوڵاتیەک کەوا ڕەنگە لە ڕووی ئابوووریەوە زۆر ڕۆشن بەرچاوڕوون نەوێ یاخۆ ڕۆشن فکر نەبێت لە مامەڵەکردن لەگەڵ پارەکانی و لەگەڵ بازارە ئەو کۆنتترۆلکردنە چۆن کۆنتترۆلی بکە ینی ڕێنمایی ئابوووریانە دیدگایەکی ئابوووریانە و تەجروبەی بەڕێستان بۆ هاوڵاتێک بۆ خانەوادەیەک کەوا سێ قۆناغی لە بەردەمایە هەم بۆ ڕەمەزان دەڕۆین هەم بۆ کردنەوەی بازارەکان ئەو بودجەی هەیەە لە چی سەرفیکەن باشترە چ بەشێک بهێڵنەوە جوانە طبعاً تێبینێکی گرنگ هەیە بیڵین ئێستا لەم کاتە ئێمە ئەو قسەیەکەین ئەمە بۆ ئەو خێزان و خەڵکە قسە ئەەکەین کە مامناوەند و بەرەو سەر کە تەوەقعەکەی نیشاءڵڵا زۆرینەی خەڵک بێ هەرچەنە خەڵکی خوار مامناوەند و هەژاریش هەیە کە لەم کاتە تووشی بێکاری بووە بۆ نمونە لە بازار ڕائیشی ڕۆژانەی کردووە وەکو بینیمان خەڵکیەکە لەسەر مقەباخۆکردنەوە ژیانی ڕۆشتووە شاگردی دوکانێکە ئەم مانگە هیچی وەرنەگرتووە کرێچیەوە الحاصل خەڵکێکی زۆریشمان هەیە کە ئەم قسانەی ئێمە لەوانەیە بڵێ کاکەوە لەسەر تێری قسە ئەەکەن بەڵێ ئەو جۆرە خەڵکانش سواز بەخوای گەورە خەڵکی دەوڵەمەند تا ڕادەیەک بە ئاشکرا و بە نهێنی خەریکی ئەوەن کە بە هەموونەوەک هاوکاری ئەو جۆرە کەسانش بکەن تەنانەت یعنی قسەی تایبەتیش هەیە بۆ ئەوانەی کە بۆ نمونە پێویستیان بۆ هاوکاری هەیە ئایا هاوکاریەکە چۆن وەرگرن ئایا هەر خۆراکیان بۆ بچێت یاخود پارەیان بۆ بچێت یا چۆن ئەوە ڕێک بخرێت لە خەڵکێک هەیە شەرمەکە ینی بڵێ من پێویستم بە هاوکاری هەیە ینی ئەوەش بە خۆی قسەی خۆی هەیە بەس با ئێمە باسی بوارەکەی تر بکەین کە جەنابەت فەرموود ئایا ڕێنمایی گرنگ چییە لە ڕاستیان سەقافەتێک پێویستی بە تۆخکردنەوە هەیە لە ناو خێزانی ئێمەیە سەقافەی و ڕۆشنبیری و سلوک و هەڵسوکەوتکردن لەگەڵ پارەیە ئێمە زۆر لاوازین لەوەیە من حەزەکەم لێرە نامێ بێ بە دیعایەک من ڕاوێژکارم لەگەڵ کۆمپانیایەکە کە ئیش ئەکا لەو بوارەیە کە وشیاری خێزانی دروستەکات بۆ مامەڵەکردن لەگەڵ پارە کە یەکێک لەو بنەمە هەرە سەرێکیانەی کە لەم بوارە پێویستە قسەی لەسەر بکرێت بە بەردەوامیش نەک لە حاڵەتە تایبەتەکان و حاڵەتە کتوپڕەکانە ئەوەیە کە هەموو کەس کە حسابی داهاتی مانگانەی خۆیەکە تەمان لە وڵاتانی پێشکەوتوو حسابی داهاتی ساڵانەکەن ئەوان بە ساڵ موچە دیاریەکەن بە ساڵیش داهات دیاریەکەن بە ساڵیش خەرجی دیاریەکەن و تەنزیم لای ئێمە تا ڕادەیەک مانگانەکە زاڵترە
تۆ داهاتی مانگانەی خۆت کە ڕێکی ئەخەیت لابد ئەبێ کۆمەڵە بنەما هەیە پەیڕەوی بکەیت. یەکێک لەوانە زۆرن تەسەلسولی و ئەولەویاتیشی هەیە بەس من بۆیە لێرەیە خاڵێکیان پێشەخەم لای ئێمە سەقافەت زۆر لاوازت دەبارەی ئەویش بریتە لە ڕێژەیەکی ئەبێت تۆ پاشەکەوتکەی هەموو داهاتێک کە تۆ هەتا بۆ نمونە ئێمە ئایلەیەکمان هەیە مانگی 500,000 هەیە ئایلەیەکمان هەیە مانگانە 700,000 هەیە بە پێی ستاندەر ئەڵێ لە سەتادەی ئەو سەری هەیە لە 5 هەیە لە 8 ئێمە بڵین لە 100 ئەبێ لە 100 ئەو داهاتەی کە هەتا بیخەیتە لاوە بوا بزانی نییە پاشەکەوتیکی پاشەکەوتەکە ئایا چۆن لە بانقێکا دایانێک کە بەداخەوە سیستمی بانقی ئێمە جێگەی متمانە نییە بەو دەرەجەیە یاخود ئایا مەسەن هەر دای ئەنەی کۆ یەکەیتەوە بۆی لە داهاتوە بخیتە پرۆژەیەکەوە یا شتێک گرنگەوەی لە ساعتدا بە نەبووی حسابکەی تەمەنم قسەیە زۆر جار مناقەشەیەکەین لەگەڵ تاکو لەگەڵ خێزانەکانیشا هەیەڵێت چۆن آخر تو بەشی ناکات پێنجساکەش بەشی ناکات تۆ چۆن مەزەڵن ئێمە ئەگەر لە بیرمان بێت ئەو کاتانەی کە فترێکی زۆر پاشەکەوت ڕووی کردە وەکو دێوەزمەیە ڕووی کردە وڵاتەکەمان زۆرێک لەو موچە خۆرانەکەم ڕوبع موچە و نیو موچەیان هەبوو بینیمان پێشی ئەژیان و زۆر بەیاتیار کاتێککە باوکێک دەبینێ مناڵەکەی جیاوازی هەیە خۆ لاژانشینەکانیشن لەگەڵ هاوڕێکی دیکەیە دەڵێ کوورە ئەم مانگەش بەتون و تەرسقینە بە سەرف بکەم با بڕۆ بامەی بۆ بکڕم ینی چۆن دەبێ ئەم خێزانە خۆی بگرێتەوە لە مەعاناتە قورسە دەرونیانە بۆی کەم پاشەکەوتە بێڵێتەوە زۆر جوانە ئیسە من طبعاً ئەوە پێویستی بە سەقافەت هەیە سەقافەش بە دوگمەیەک نییە بڵێ ئەوە ئیتروا ئەڵێم پێویستی بە گفتوگۆ هەیە پێویستی بە عقلیەت دروستکردن هەیە هەر لە مناڵیەوە پێویستی بە ڕاوێژی خێزان هەیە کە بەیەکەوە دابنیشن دایک و باوکەکە لەگەڵ ماڵەکانە دابنیشن پلانی خۆیان هەبێ بڵێن ئێمە کوڕەکەم کچەکەم ئەمە مانگانە ئەوە نەمان هەیە ئەلەو مانگەیە ئێمە ئەوەنەی پاشەکەوتەکەین سبەینێ مەسەرەن تۆ ئەچیتە جامیعە لەوانەیە پێویستی پێ سبەینێت تۆ یا سبەینە سیارێکی پێکڕین یا سبەینێ خانۆکەمانی پێگۆڕین ئەم پارێکەوەکەینەوە بزانێ بۆ چییە کاتێک کە تۆ بە نەبوت حساب کرد ئەو سەتادەیە بۆ نمونە مەسەرەن 500,000ەکە باسکەین یا کەسێک ملیۆنی سل زۆربەی موچەخۆر لە حدودی بە معدەلی ملیۆنێکی هەیە سەتادەکەی بۆ نمونە 100,000ەکە تۆ 900,000 لە بەردەسای وا بزانە موچەکەت 900,000 ئیتر ژیانی خۆت ڕێگەخەیت و لەسەر 900,000ەکە کە ئەوت بە نەبوو حساب کرد لادبرد پلانێکی 900,000 بۆ خۆت داانی پلانەکەش طبعا باسی متطلباتی هەر ئەساسی و سابت هەیە ئەبێت دیاریکەی متطلبات واتە پێداویستیە هەر ئەساسی و سابتەکان کە ئەوانە لابودە ئەبێت تۆ پارەی بۆ خەرچکەی ممکن نییە مەزم بۆ نمونە ئەگەر هەیە ئەڵە کرێچیم کرێی خانۆکە ئەوە ئەبێ نیسبەتێکی وەدا مەسەلەی خۆراکەکان خۆراک عفو هەرچەند خۆراک پێما بچێتە متغیراتی غێرسابیتەوە خۆراک لە ساوەرێکەوە کە هەرچەند ساوەری سەگرانە خەڵک جاران و ساوەرێ بخۆ لە خواردنێکی زۆری ئەتیادی و لە پەتاتەوە بیگرە هەر سکت تێرە بێ هەتاوەکو خەلی پێ بخۆی ڕاستە خواردنە بەس مرونەیەکی تایە مەجای تایە کاکە لە هەفتەیەکە 6 جار مریشک مەخۆ مەزەن 2 جار بیخۆ 3 جار ئەوە بخۆ دوانیە مریشکەکە هەرزانترە تا ئەواریتر تایلکەکەی ئەمە مەبەسمەوەیە تەنزیمکردنی خواردن لە حاجاتی سابتە نییە لە حاجاتە متطلباتە بەڵام مرونەی تایە مەسەن جلوبەرگ بە هەمان شێوە تۆ پێداویستی جلوبەرگ هەیە بەڵام مەچۆ مۆدللاتی زۆر ڕاقی زۆر گران و مەسەرەن ئەوانە بکڕە مۆدللاتێ بکڕە کە ئیسر ئەوەش عقلێتێکە ئایا تۆ شتێ بکڕی بڵێ وڵا کاکە 10 ساڵ لەبەر یەکەم هیواژەیە کاکە 10 ساڵێکی تۆ 10 جار لەبەری کرد خەڵگەڵێمە چی ڕەنگە گرتووە بەمەوە وانە سەقافەیە ئەمە بەڵێ کاکەم ناچم شتێکی زۆر گران و کڕم و بەشی 10 ساڵم بکە شتێکی هەرزانە کڕم و بەشی 2 مانگمەکە 2 مانگی کەشت ئەوەی کە تۆ بۆ 10 ساڵ ئەیکڕی بەحساب ئەمە تۆکمەیە و زۆر چاکە و مارکەیە و نازانم ئەجنەبیە و چی 2000 قسە طبعاً ئەمە لە وردەکاریە قسە زۆر هەڵەگرێکە هەیە مەسەرەن ئەو جلە ئەسڵە بەکارێنێ جاری وای ئیشی پێێتی مەسەرەن عورفە وەکو جەنابەت وتێ جاری وایە بیئەیەکایە ئەگەر ئەوەی لەبەران نەبێت ئەوەی نەبێت
جۆرە هەز بە نەقسەکە حتا قسە هەیە بۆ ئەوەش چۆن ئەوە بکات و چۆن ئەوە بگۆڕێت مەسەڵەن تەنانەت لە ڕێنمایەکانە باز لەوە کرێت دەڵێ هەندێک لە خێزانەکان زیرەکانە ئەچن ئەوج لە چاکانش کە هەیەە بۆ نمونە ئۆنلاین عرضیەکەنەوە ئەی فرۆشنەوە ئەچن جلی تری پێ ئەکڕن یعنی هەر بۆی ئەو گەڕانکاری وردەکاری زۆر زۆرە لە خۆراکە لە جلو بەرگە لە پێداویستیەکانی تری مەسەنیسە ئاو کارە باە کورە ئینتەرنێت دیسە بۆ بە ضروریات بەڵام شتێکە کێسە زۆر گرنگە کە بازار ئەکرێتەوە زیاتر ئافرەتان خواستی بە بازاریان هەیە هەم بۆ مناڵەکانیان هەم بۆ خۆیان هەم بۆ ناو ماڵەکەیان کەواتە ڕۆڵی سەرەکی لە بەکارهێنان یا بە مەسروفکردن دەکەوێتە ئەستۆی خانمان لە ماڵەوە و ڕەنگە پلانەکەش لە ئەستۆی پیاوەکەدا بێت کەواتە خانمان لێرە چە ڕۆڵێکیان هەیە لە دەستی خۆش بەشتێکی زۆر جوانێ بیرخسمەوەکە خێزان کۆڵەکە ڕئیسیەکەی بریتە لە ئافرەتەکە بریتە لەو هاوسەرە چونکە ئەو گرێدەرەوەی نێوان پێداویستیەکان و ضروریاتەکان و خرجیات و مەسەرەن زەختی لەسەر پیاوەکە و هەرچەند ئێستا ژنان و ئافرەتانیشمان ئەوانش یەکێکن لەوانەی کە ئەوانش موچە خۆرن خۆشیان داهاتیان هەیە لەبەرەوە لە ڕووی ئەوەی کە چۆن ئەمە ڕێک خەی بەڕاستی ئەبێ تەمەنەوە لێرا سێ حاڵەت هەیە بۆ خێزان حاڵەتێک هەیە پیاوەکە دیکتاتۆرانە هەرچی داهاتی ژن و مناڵ و خۆی و هەمووی ئەگرێتەوە لای خۆی و ئەو تحتە تەسەڕفی ئەوە هیچ فلسێک دینارێک خرج ناکرێ بەبێ ئەوەی ئەو ڕازی نەبێت ئەمە حاڵەتێک حاڵەتی دووەممان هەیە کە بریتە لە پەرتەوازەیی ژن داهاتی خۆی کۆکاتەوە و گیرفانی جیایە و بە ئارەزوی خۆی شت خرجەکە و چی بەدڵ بێیکا و چی بەدڵ نەبێ نایکا و دائیمەن بەزمە لەگەڵ پیاوەکە و بە پیاوەکەی هەڵێتەوە ئەوە بکڕەوە من ئەوە ناکڕمەوەڵێ ئەیتۆ بەچی و یعنی ئەمە تەبعاً نمونەی خێزانێکی خراپە نمونەی سێهەم و جوانمان هەیە بریتە لە ئیدارەی مشتەرەک ئیدارەیەکی عەقلانی کە ژن و پیاوەکەش یەک گیرفان و یەک سندوق و یەک داهات و یەک جۆر خرج و یەک عقلەتی متەفاهمیان هەبێت لە بینی یەکتریاکە ئەو داهاتەی هەیەە بە یەکەوە کۆیکەنەوە بە یەکیشەوە بە تەفاهم پلان و بەرنامەی بۆ دابنێن مانگانە ئەساسیاتەکان و سەوابتەکان دیاریکەن کە ئەمە خرجاتەکانە مەسەن ئەوەی بۆ مۆلیدە ئەوەی بۆ مەسەن فلانەشت ئەوەی بۆ خواردن ئەوەی بۆ ئەوە ئەمەی بۆ پاشەکەوت ئەمەی بۆ مناڵەکان ئەمەی حتا خێزانی زۆر سەرکەوت و پێشکەوت و جوان و مرەتەب هەیە کە پارەی داناوە بۆ مناڵەکەی ئەمە مەسەن بۆ مەصرفی ڕۆژانەی ئەمەی بۆ مەصرفی مانگانەی ئەمەی بۆ جلوبەرگی ئەمەی بۆ جلوبەرگی وەرزە ئەمە یعنی ئەگەر بیت ئەم سەقافەیە بڵاوکەیتەوە لە ناو خێزانەکانە پێم وابێت زۆر شتی جوان ئەکرێت زۆر وردەکاری جوانەکرێت کە ئێمە ئەتوانین خێزانیش ئەو ئافرەتەش مەسئولانە ئیتر ئەچێتە بازاڕەوەکە طبعا بۆ معلوماتە من مامۆستام لە زانکۆ یەکێک لەو دەرسانەی ئەڵێمەوە باسی بازارکردنە باسی تەسویقە باسی مارکێتینە مارکێتینگ ئیش لەسەرەوە کە چۆن لێزانانە تەسیر لە عەقڵی کڕیار بکەی مەرجە هەرچیمان کە زانیمان سەرفێ بێت لە ماڵەوە ئیلا دەبێ بیکڕین نەخێر باسم لەوەیە یعنی مارکێتینگیت عەقڵی نەفەرەکان و عەقڵی خەڵکەکە کەشفەکە کە بۆ نمونە کەشفی کردووە دیراساتی زۆر کراوەکە بۆ نمونە ئافرەت یەکێکە لەوانەیە کە زۆر متەئسیرە بێ و زۆر خێرا متەئسیرە بێ بە دوو قسە لەوانەیە مەسەرەن ئاوا قسەیەکی بۆ بکەی یەکسەر شتەکەیتەوە قەراری ڕۆتینی پێئیت قەراری ڕۆتینی لە کڕیارە ئەوەیە کە ئەسڵەن چۆ بۆ بازار لە بەرنامەیان نەبوو ئەو شتە بکڕێ بەڵام بۆ نمونە یەکێک لە دوورە هاوارەکە ئەڵێ کاکە ئەمە لە دەست دەرەچێ فریاکەوە ئەم ئافرەتە خێراچە ئیکرد تەوان پیاوی ژەی کڕێمە بەسم ئەوە نیە هەرتەنها ئافرەت بۆیە ئافرەتی شێکە لەوانەیە ئەوەی جەنابەت باسی کرد کە ئیسا ئەچێتە بازار کۆنتترۆلی زۆر کەمتر ئەکرێت وەک لە پیاو و بازاڕی ئەمڕۆژ بە تایبەتی ینی بەهمان شێوە جوڵەیەکی زۆری زۆر جار ئافرەت ئەو شتانەی کڕێ واتە بۆ شخصی خۆینی ڕەنگە بۆ ماڵەوە بێت ینی با بڵێن پیاویش ناتوانێت سەرزەنشتیکڵێ خۆ بۆ مناڵەکانە بێت باسی پێداویستی ئەساسیەکانە ئەگەر بە لە پلانە بێ هیچ کێشە نییە لە پلانی مانگانە بێ کاکە ئەگەر بازار چوینە بازار 1 2 3 4 ئەکڕین بەڵام مەسەلەن کێشە لە وایە کە کۆنتترۆلی خۆی نەکە ئەو بڵێ پارەم پێی وەچم خەرجی ئەەکەم ئەخر ئەیەی بەچی پێداویستی چییە ضروریات چییە
ئەم مانگە نەیکڕی ئەگەر مانگەی تر بێ یعنی ئەم وردەکاریانە پێم وا بێت ئەگەر خێزانەکە مسەیتر بێ بەسەر خۆیان ئەتوانێت زۆر بە جوانی تەنزیمی ژیانی خۆیان بکەن گۆڕانکاریەکانیش لە ساڵحی خۆیان بێ یعنی ئێستا ئەم گۆڕانکاریکە لە بەهۆی ئەم ڤایرۆسەوە دروست بووە پێم وا بێت زۆر وانە باسکرا هاوانەکانی کۆڕۆنا یەکێک لە وانانە ئەوەیە خێزانی گورج کردەوە ئەگەر جوان بێ قسەکە خێزانی بردەوە ناو یەکتری کە تێبگەن حاڵەتشی ئاوا بۆ نمونە دروست ببێت ئایا ئەم خێزانە چۆن پارەکانی خەشکا پێداوەسەکانی چۆن دابین دەرفەتمان نەماوە زۆر بە کورتی دوایین ڕێنماییت لەم کاتیا بۆ پیژن و پیاو کە دەژێتە بازاڕەوە زۆر بە کورتی بێگومان هەر باز لەوەیە کە ئەگەر لەو قسەی ئەخیرۆ درێژەی پێبم بریتە لە وانە وەرگرتن لە ڕووداوەکان ئەم کۆرۆنایە وانەیەکی گەورەی بە هەموو جیهانە جیهانی پێشکەوت و جیهانی دواکەوت و تەنانەت ئێستا هەندێک هەیە کە ئەڵێن هەر جیهان دواکەوتوەکان سەباز لە سۆمالەکەن ئەڵێ سۆمال بۆ نمونە باشترە لە وڵاتێکی مەسەرەن بریتانیا یا لەبەرەوە ئەم وانەیە کە ئەتوانین وەریگرین لەم ماوەی ڕابردووە لەم دۆخا کە دروست بوو ڤایرۆسێکە نابینرێت و شتێکی نادیارە زۆر شتی فێرکردین یەکێک لەوانە کە پەیوەندی هەیە بە بابەتەکەی خۆمانەوە ئەمریکا جەنابتان هەڵتام ژاردوو ئەوەیە کە خێزان بێنێتەوە سەر ئاستێکی وشیاری و ڕۆشنبیری زۆر تەواو کە چۆن مامەڵە بکە لەگەڵ داهات لەگەڵ پێداویستیەکان لەگەڵ جوڵەی بازار لەگەڵ یعنی حتا ئەو شتت جوان و چاکانی کە پێشتر هەدبووە کە ئەبینی ئێستا لەم حاڵەتە ئینسان بێزار بوو لە خۆی و لە ژیانی و لە هەموو شتێکی یعنی داهاتوش هەر ئاوایە کاکە داهاتوش ئەبێ ژیان ڕێخیتەوە بەپێی ئەو پێداویستیانەی کە هەتا ئەولەویات دیاری بکەی نەک ئەوەی هەتا هەر هەمووی خەرچکەی نەک ئەوەی هەتا هەمووی وابزانی ڕۆژە لە ڕۆژان کاریسەیە ڕوونایە ڕووداوێک ڕوونایە بەڵێ یەکێک لە فقرە ئەساسیەکانی میزانی ماڵکە ئەبێ حکوومەتی ژهەیە بێ ئەبێت تاکو خێزانیش هەموو هەیە بێ بریتە لە پاشەکەوتکردن بۆ حاڵاتی تاریع بەس بە قوربانم ناوی حکوومەت پاشەکەوتەکەمان بینیوە چۆنێکە مەبەسم لە پاشەکەوتی بانقی مرکزی بانقی مرکزی چۆڵ کرا ئەمە ئەزمەکانە ئێستا بانقی مرکزی لە عێراق بانقی مرکزی بە ملیاراتی تایە بەس ئایا لای ئێمە هەیە ئەوە باسێکی ترە خێزانەکانی ئێمەش ئەبێت دەرزۆرن لەم حکوومەتە کە چۆن هەڵەکانی کردووە با لە خێزانەکانمان ئەو هەڵانە نەکەین پاشەکەوتمان هەبێ بۆ ئەوەی لە حاڵاتی تاریعا بتوانین بەکاری بێنینەوە بۆ زۆر خۆشکردن و بەردەوامبوونی ژیانمان زۆر سپاس دەکەین دکتۆر یان مەمنونین بینەرانی عزیز سەرنجتان بۆ ڤیدیۆیەک ڕادەکێشم زۆر جار دەڵێن پشیلە بە وەفانیە بەڵکو سەگ بە وەفایە بەڵام لە ڤیدیۆکانی ئێوەدا هاوڵاتیەک ڤیدیۆیەکی بۆ نردوین کە سەرنجتان بۆ وەفاداری پشیلەکان بۆ هیچ نەبێت لە نێوان یەکترا یاخۆر بۆ یەکتر کە چۆن بەرامبەر بە یەکتر وەفادارن و پشیلەیەک کە مردووە گیانی لە دەستداوە چۆنەوانی دیکە لە دەوری کۆبوونەتەوە با پێ کۆبینێری ئەو ڤیدیۆیە بین. بڵێزان سوودی گیابەهاریەکان و یاخود دەرمانی کوردەواری یەکێکە لەو بابەتانەی کەواتوانە بڵێن بەتابەت لە بەهارا زۆر گرنگی پێدەدرێت جێگەی باسە خەڵکی سوودیان لێوەردەگرێت بەتابەت پاژەوەی دەچنە شاخەکان ئەو جۆرانە لە گژوو گیابەهاریەکان دێن و سوودیان لێوەردەگرن. ئەمە تەورێکمان هەیە بۆ قسەکردن لەسەر ئەو بابەتە بەڵام پێشەوەی بچینە لای میوانەکەمان هاوکارمان ئازاد ئۆمەراوی لە ناوچەی سۆرانەوە ڤیدیۆیەکی بۆ ئامادەکردوین لەسەر گژوو گیابەهاریەکان دەیبینین و دێنەوە لاتە.
هەموو وەقەشەوە ئەوێ هەیە فرۆشای بەس لەوانێت باڵۆچی ئەوە لە چای برادەست ئێرە سپیلکە بوارە نەمەتێن جیا و بارە لێ فرۆشین کەنگرە و ڕێواسە و سلێلکە و لووشە و هەندرێشەیە و باویە و ڕێواسە بەس بڕک بە زەحمەت تێلۆمە ڕێ بە ڕێوبانەکەی بڕک بە زەحمەتن لۆ تێلۆمە بڕک گرانتر بووە ئەشای خۆمای لێ فرۆش ئەو شتەوە و تەڵت و لێ وەڵای ئەوە کەنگرە ئەندازە بە دوو ڕبعی مەجێڕایت بە دوو ڕبعش پارچیلۆ بازاد بنیار بەو ساڵ چیلۆ بوویتە بە دوو ڕبعشین جێڕایت و بە جوانە ڕاستی زۆر جوانە تەبێ ئەمە 2 بە 5 بفرۆشین و ئەوە باوی خۆماریە و بازارە ئەمەکڕین 3 بە 5 کیلۆ بە 2 فرۆش 3 بە 5 ئەوە هەندرێشەیە هەندێشە چیلۆ بە 3 لۆ هاتیە بە چاریە فرۆشین و بە 5 ئەوە لووشە بە 2 لۆتێ بە 3 فرۆشین و ئەوێ کاردیە کاردی بە دوول کەڕێ بە 2 فرۆشین و ئەجەوەڵ ئەو یانە ئەو شتەیە ئەوە لووشەیە لە کرێکارەکان وەریەگرین لە شاق دەینەوە دەینەوە سپیشی دەگەینەوە جەماعاتی دەکەینەوە پارە ئەوانیش لۆ خۆیان زارەچی لەسەر مێز و لەسەر پیکا بوسیارە و شتان عەرز دەکەن ئەیفرۆشنەوە ئەوەش کەنگرە کەنگێکە لە کارتۆنی کیاباتێک نەچی کەنگری خۆمانەیە و لووشە و سرێرکە و ڕێواسە و سۆریازە و ئەو نوع ژیانەی ڕۆژان نەگەکەوێتە بازاری بەڵێ وەڵا زۆر ماندی بوونی تێدا هەشت جێچێتی بازگێکی لەدانرا دەبیا بە ملی بشێشیەوە یعنی سیارە ناگاتێ مەسافێشی زۆر دەبیا بەچی مەسەڵی حدودی بە ملی لەو بە لەوبەری بشێشیەوە هەتا دەینەوە کرد سیارەی فرۆشای بەس لەوانێت باڵۆچی ئێستا ڕێواز برێم سەری تازەیەتە هەیە ڕێواز ڕێواستی ئێستا بە زۆری ئێستەرێ بەردوو کەژەچیە بەس پاش ماوەیەکی دیکە مەقسەدم لۆ لای سۆمانێ ئەڕوا لۆ لای خوا کۆرچی ئەڕوا لەگەر بەفرێ ئەڕوە ڕێواز ئەگەر بەفر چەندی بەفر زیاتر ڕەشبیتەوە لە چیاکان ڕێواز هێشت لەسەر چیای وەساکەوی دەگەر بەفرێ ئەڕوە ڕێواز هەتا گەرمتربی ڕێواستە هەیە وەکو سلێرک و سۆریاز و ئەو شتانە بە زۆری لە منتیقەی لای برم چیای براندۆست و منتیقەی بارزان و کۆڕەچی و ئەو جیانەت هەیە چەقە لە باوی چوە شەرێ منتیقی خۆنە لای برێم دۆرێ ئارانە و منتیقی لای سەرچیا و ئەو جیانە هەیە ڕێواسش زۆر دوورە و دەگەر چ شوێنێک بەفری لێبی ڕێواز لەوەیە ئێستا کە بەهارە و زۆرێک لە هاوڵاتیان بە تایبەتی لە گوندەکاندا لە ناوچەکانی وەک ئێستا لە ڤیدیۆکە بینیتان لە سۆرانەوە بیگرێت تا پێنجوێن و شارباژێر و هەورەمان و قەرەداخ و نزیک بتەنانەت گەرمیانیش زۆرێک لە هاوڵاتیان بە کەژ و کێو و شاخەکانەوەن بۆی کە گیابەهاریەکان کۆبکەنەوە و ئیسفادەیان لێ بکەن و بەکاریان بێنن بەشێکیش لە پێناو فرۆشتن و پەیداکردنی بژێوی ژیاندا بەڵام لە ئەسڵدا با بپرسین سوود و کاریگەری گژ و گیابەهاریەکان لە چیدایە کە ئەمەش ناونیشانی تەوری سێمی پەیامی ڕۆژی ئەم ڕۆمانە
بۆی کە بزانین چ کاریگەریەکیانەوە لە پێناو چیدا دەیان خۆین لە ئەسڵدا. بۆ قسەکردن لەسەر ئەم بابەتە میوانداری زۆر بەڕێز کاک ئیبراهیم قادر پسپۆڕی چارەسەرە سروشتیەکانمان کردووە. زۆر سپاس کاک ئیبراهیم بەخێر بێت. ئەگەر لێەوە دەست پێ بکەین ئێستا وەرزی گیا بەهاریەکانە بە سەرەتا ئەمەوێ ناوی جابهاریەکانم بۆ بێنی بزانم چەند ناو هەیە چکۆ ڕەنگە ئەماری یەکمان و سێ چوار ناو بزانین جەنابەت بزانم چەند ناوت لەبەرە چەند ناوی گیازانی. بەناوی خوای گەورە پێش هەموو شتێ حەزەکەم باسیەوە بکەم ئەم زەویەی کە خوای گەورە بۆ ئێمەی فراهەم هێناوە وە خۆشیە فەرمێەوە خەلەقنا لەکم ما فی الأرض جەمیعا. ڕۆژ بە ڕۆژ ئێمە کە بە دوواداچوونەکەین کە سەفرە ئەەکەین بە تایبەت ئێمە سەفرەی ئێمە زیاتری بۆ ناسین و گیاکە و سوود و بەکارهێنانێتی لە بواری پزیشکیدا. یعنی هەرچی ڕۆژ بە ڕۆژ سیرەکەی هێشتا ئەوی تۆی زانی هیچ نییە. سیرەکەی ئەوی کە خوای گەورە دروستی کردووە. یعنی بڕوا بکە لە ناو شاری سلێمانیە لە سابونکەرانە لە پیرمەنسوورە لە مەڵکەندیە گیای تایە بڕۆبی کە بۆ دەرمان بەکاری بێنە زۆر زۆر بەسوودە. ئەمە ئێمە ڕۆژ بە ڕۆژ بیرەکەینەوە سیرەکەین خوای گەورە ئەو گیایی کە زۆر ضروریە زۆریشی دروست کردووە لە نزیک خۆشتا دروستی کردووە. یعنی ئەوانەی هەندێک گیامان هەیە بە تایبەت لە ناو گوندە ئەبێ بچی لە ناو گوندەکە لە نزیکی گوندەکە ئەو دەوروبەری کە ژیانتیایە هەیە بڵێ وەکو تۆڵەکە زۆر جوانە. یەکەم شت کە ناوی تۆڵەکەت برد تۆڵەکە وا باوە لە ناو گیاناسەکانە و لە ناو حەکیمەکانە کە هاتووە کە هاوڕێی جگەرە. جگەر سەرۆکی پێست و خوێن و دڵ و هەموو گەورەترین دوای پێست گەورەترین فلتەری لەشی ئینسانە کە دوای ئەوەی لە جگەر دەرچوو هەموو بۆ بەشەکانی لەش ئەچێک بە پاکراوی و بە ئۆکسیژینەوە بە مغەزی و بە ڤیتامینەکانەوە. تۆڵەکە جوان جوان جگەرت بۆ سافەکە بۆ ینی هێزی پاکەرەوەکەی جگەر زیادەکە. مەسەلەن تۆ زەردوویتە تەبەقەیەکی چەوری بەسەر جگەرتەوە دروست بووە ئەتوانیت لە تۆڵەکە سوود وەرگری کە بۆ هێشتنی ئەو چەوریە ڕەنگت زەر بووە یاخود ئەگزیما و سەدەف و حساسیەتی پێستت هەیە ئەتوانی سوودی لێ وەرگری بە هاوکاری. ئەمانە بە خواردنی یاسایی تۆڵەکەکەیان بە کوڵاندنی ئەستەکەم یعنی کە مێشکت کە باسی ئەم گیاناکەی مێشکت لەم لاوەگیاکی ترت بۆ دێنێ پێت هەڵێ بەڵێ تۆ ئەتوانی بابوونەش بە شێوازی زەیت بەکاربێنی لەگەڵ یا و تۆڵەکەکەش بخۆیتەوە ئەتوانێت بە عیلاجێکی پێرفێکت و کامل ئیشت بۆ بکە بۆ چارەسەری ئەو نەخۆشیە. ئێمە دووشتمان هەیە ئەڵێن باشە بەڵام ئەڵێن عیلاجی کاملە. باشەکە لەوانەیە خەڵکێکی زۆر بزانێ بەڵام وەکو عیلاجی کامل بە یەک شت لەوانەیە کافی نەبێ. ئەگەر نەخۆشەکە سەرەتای بێ لەوانەیە کافی بێ. جاری وا هەیە کێشەیەکی پێستمان هەیە من زۆر کەس تووشە بێ ئەڵێ نازانم پێستم ئاوسێ و سوورە بێت تۆ پێ ئەڵێ وترێ لیر لە کوردەواریە پێوترێ لیر. ئەم لیرە خەڵک وازانێ دوو هۆکاری سەرەکی هەیە. یەکێ لە هۆکارەکانی جاڵجاڵەکەی عنکەبوتە کە پێتەوە ئەیە باشە فەوری وات لێدە ینی ئەمڕۆ پێوە یای بۆ عەسر یا بۆ شەو ئەو لیرە دروستە بێت باشە دێنی تەنها گەڵای ژاڵە WHO ناوزەندی کردووە بە زەهر وە زەهریشە بەڵێ یعنی ئەگەر کەسێک بێنی بەڵام خوای گەورە یعنی حیکمەتەکانی وایە ئەوەی هاڵ کردووە کە کەس ناتوانێت بیخوا ئللا بە بڕێکی زۆر کەم لە حاڵەتێکی تایبەتە. بەڵام بۆ ئەو پێستە بۆ ئەو لیرە ئەمە وەکو وەسفەیەک عەرزتانەکەم لە بیدایەتی وەسفە یعنی ئەم دەرمانە کە بەکاری هێنا بە ئیزنی خوا چارەسەری تەواو بۆ ئەو نەخۆشیە ئەمە وەسفەیە. با بڵێن مەساجی پێ دەکەیت ئێستا عەرزەکەم ئەیەنی ئەم ژاڵەیە پڕ هەردوو چنگی هەر کەسێکە خۆیەتی یان نیو کیلۆ ئەکەیتە 5 لیتر ئاوە مەرجە 2 دانە سەعات بکوڵێ ئەیکوژێنیتەوە غازەکە و یەک کەوچکە چاخوێ زبری تێەکەیت پاشەوە حەمامێکەکەی بە سابوونێکی ڕقی یا هەر شتێکی کە کیمیاوی کەمتر تیاابێ باشتر لە شامپۆی مناڵە چیە ئەوانەی کە لە بەردەسە ئێمە بۆیە واقساکەین بۆ ئەوی کەس مەجبور نەبێتە لامان نەبچێتە دکتۆر. ئێمە باسەکەین کە لە گوندێکی دووهۆکە کەلارە پێنجێنە هەر شوێنێکە کەسەکە بتوانێت ئەی سوودی ئێمە ئەگەروانە بێ ئەمانوی ئەگەر خوای گەورەش بە سەدەقەی جاریە بۆ ما بنووسێ بەو شێوە بێ کە خەڵکەکە بتوانێت بەبێ ئەوەی پارە سەرفکە بەبێ ئەوەی بێتە دەرەوە بتوانێت چارەسەری خۆی بکە خۆی ئەوە حەکیمیە. بەڵام هەندێک شتیش هەیە چار نییە ینی تۆ ناچاری مەسەلەن تۆ کابرای کەلار گوڵی وەنەوشە لەکوێ بێنێ بەس لە هەورامانە هەیە یا لە شارماژێری سەختە هەیە لە شوێنە زۆر کوێستانەکانە هەیە نیەتی تای هەیە پێویستە گوڵی وەنەوشەی بۆ بنووسێ بڵێ وەرە کاکە گوڵی وەنەوشە بخۆ ئیتر لەکوێ دەستەکەوێت لە هەر دەرمانی گیایەکە شوێنێکی عتارێکە هەیە
ئەنجا دێنی کە دوای خۆشتنی ئەو نەفرە بەو سابوونە دێنی ئەو ئاواکەی بەخۆتە بڕاتان بیاوە بە دیارەوە دانیشە لیرەکە نامێنی هەر ئاوە دانیشتە دای بینی بینی ئاوا هێواش هێواش لە ناوەچێ ئەو پەڕی 1 ساعتی پێ بچێ و ئەمە تەجروبەی چەندەها جاری منیشە کە هەر فی سەبیل الله بە خەڵکم وتوتمە ئەوە بکەن تاوەکو طبعاً بە هیچ شێوازێک نابێەوە بخورێتەوە کاک زۆر عرضم کردی ئەوە ئیشی پسپۆڕی زۆر لێ هاتووە ئێمە باسی خواردنەوەکەی ناکەین چونکە زەهرە وە کوشندەیە ئەگەر زۆری لێ بخورێتەوە کەواتە بۆی بینەرانیش لیان تێک نەچێت لە قسەکانمانە گوڵی ژاڵە بە ئەندازەی 9 کیلۆ دوای عفۆن گەڵای ژاڵە بکوڵێن ڕێ باش دوایی بە ئاوەکەی کە سار بوویەوە خۆی پێ بشوە لیرەکان چاک دەبن بەڵێ دوای ئەوەی کە دەستی سابون لە خۆیان ئاوەکە بەخۆیان بادەمی تاڵ زەهرە بەڵام دەرمانی شەکرەیە کێ شەکرەی هەیە با بەیانیان 3 تا 5 دەنگ زیاتر نا 10 دەنگ بادەمی تاڵ بۆ کوشتنی مناڵێک کافیە 10 دەنگ بەڵێ بۆ کوشتنی مناڵێک بۆ زەهرایی بوونی کافیە بەڵام وەکو وتمان خی گەورە وای کردووە تاڵێکی تا دروست بۆ کەس ناتوانێت بیخوا مەگەر کەسێکی کامڵ و زانیاری لەسەری هەبێ پێوترابێک ئەم بۆ من پرسیارێکمەیە توانم بڵێم ڕێژەیەکی زۆر لە هاوڵاتیان لە هێرمی کوردستانە بە تایبەت بەهۆی گۆڕینی کەش و هەوا و ئێمە لە ژیانی ماڵەکانمانوان زۆر جا خەڵک تەشەنوژێکا و سەرێشەیەکی زۆر خراپ تووشیە بێت بیستومە گوڵی بەیبوون یان لە هەندێک ناوچە پێڵێن گوڵاڵە حاجیانەوەی ناوەڕاستی زەردە و کۆمەڵێک گەڵای گوڵی بچکۆلانی سپی هەیە گوڵی بەیبوون چۆن بەکاربێنرێ ئایا ڕاستە بۆ سەرێشە باشە و ڕێگاکانی بەکارهێنانی چۆنن چوویتە ناو بابێکی زۆر گەورەوە کە گوڵی بەیبوون ئێمە 3 جۆرمان هەیە یەکیان هەر زەردە کاملەوە یەکیان هەر زەرد کاملە بەڵێ دوانیشیان گوڵی تاڵ و شیرینمان هەیە گوڵی بابوونەی وردمان هەیە کە شیرینە گوڵی بابوونەی گەورەمان هەیە کە عەقحەوان فێڤەرفیوی پێوترێ ئەم بابوونە گەورەیە لەو باری کە جەنابت باست کرد ئەتوانین زیاتر لە دەنەخۆشی پێ چارەسەرکەین خاص شەریکەی لیندنس بۆی ناوی ئەڵێم بۆی کەس نەڵێ بەبێ بنەما قساکە لیندنس کە لە لەندەنە لە بەریتانیایە دەرمانی شەقیقی لێ دروستەکە لە گوڵی بەیبوونی لە عەقحەوانەکە فێڤەرفیوەکە لە گوڵە گەورەکە بابوونە گەورەکە ئێمە دوو جۆرمان هەیە ئەو گوڵە گەورەیان خورماڵ زۆری تایە لە زۆر بە شوێنەکان من چۆمە هەورامان من زۆرم بینیوە سێ نوعێکیان هە زەردی کاملە نوعێکیان بچکۆلانەتر نوعێکیان وێنەی بڵێم بچکۆلانەکەی بەس بە حەجمێکی تۆزێک گەورەت ئەوە زیاتر لە قەراغ جادەکانە هەیە مەسەلەن من چوومە دەربەنی خان خوشلیکی پێڵێن نازانم شاخێک هەیە خۆشک بەرامبەر دەربەنی خان لە بنی شاخەوە بۆ سەرەوە نزیکی 1 ساعت و نیو بە جێب سەر کەوتین تا چوینەوێ ئەو نەسەخت و هەیە گیای زۆر تایبەت و عالەمێکە لە دەرمان و لە گیا و لەو شتە سروشتیانە ئەو بەیبوونە چۆن بەکاردێن ئەو بەیبوونە حەزەکەم بە تەفسیل بۆتان باسکەم بۆ ئەوەی کایتر دەتوانی بەس بە بەیبوونە زۆرێک لە نەخۆشیەکان عیلاجکەی هەموو گوڵەکان بەتەڕی تامێکی جیاوازیان هەیە وەک لە وشکی بەتەڕی تاڵیەکەیان زیاترە بە وشکی کەمترە بە وشکی ئەتوانی وەکو چا 1-2 دانە نەبێ لە گیاکان نابێ گیا زۆر بکوڵێنرێ تەنها 2 دقە 3 دقە ئەگەر کە دەستی کرد بە کوڵان ئەبێ بە هێواشی بکوڵێ پاشان 2 دقە 3 دقە بکوڵێ بۆ ئەوەی کە ئەو مادە فعالانەی ئاگرەکەی بێ هێواش بێ مادە فعالەکانی ئازاد بێ و بچێتە ناو ئاوەکەوتۆ ئەوکەی بەڵام ئەگەر جیهازی تەقتیر هەبێ کە خۆشبەختانە من ئەوە نزیکی 6 مانگی خەریکی ئیجازەی معمەلێکم دامناوە ئەمانە دەرەکەین بە جیهازێکی زۆر پێشکەوتوو ئەتوانی ئێمە بەو کوڵاندنە لە 100 تا 30 تا 50 سوود لەو ڕووەکە ببینین کە زۆرە ئەوە بەڵام بەو جیهازە ئەگەر بێنی دەریکەی لە 100 تا 95 سوودەکەی لێ ئەبینی واتە با بڵێن ئەفەنجلال کاتێک ئەو گوڵە بەیبوونە ئەکوڵێنی لە 100 تا 30 ئەو با بڵێن عیلاجی کە هەیەی بەهۆی گەرماکەەوە بەشێکی ڕوا بەشێکی بۆ دەمێنێت بڵێ هەندێکی هەیە مەسەلەن ڕێکی بەلەک ئەگەر 1 ساعت نەیکوڵێنی مادەکەی ئازاد نابێ باشە پێویستی پێیەتی زۆر باشە کاتی کەممان ماوەتەوە من نەمزانین لەکوێوە کاتەکە ڕۆی بەڵام دەمەوێت ئەوە بپرسم لە ئێستایا بەکارهێنانی تعقیم
زۆرێک لە هاوڵاتیان تووشی نەخۆشیەکانی پێست یا ئەگزیما بوون بە تایبەتی چۆن چارەسەری ئەمە بکەن ئێستا هەرکەس لە ماڵەوە بە تایبەتی گیا بەهارەکانی ژێر چەندە من بەداخۆکات نەما وەڵامی یەکەم پرسیارشم تەنانەت وەرنەگرت بەڵێ من ئەخر ئەگەر لە مۆلا ئینشاءڵڵا ئەوە بوو ئێمە لە شوێنانێک دیاریکەین و هەفتانە لە شوێنانی کە من یەک ساعتی ڕێک بەرنامە پێشکەشەکەین بۆچی ئێمە هاتووی نێرە یعنی زۆر کەم نادرە نەبێمە بەس باسی واکەین خەڵک چۆن لە جێگەی خۆی ئاسوود وەرگێ نەڕێکلام بۆ خۆمانەکەی نەهێشتی الحەمدوللا پێویستیشمان بۆ نییە هەر ئەو بابوونەیە بیهێنە جا ئەوەی خۆشە وردەکەی بێ و گەورەکەی بە هیچ کێشەیەکی نییە بەڵام وردەکەی بۆ ئەکزیما باقوەترە گەورەکەی بۆ سەرێشە و شەقیقە و خەستی خوێن و زەخت و مەفاسیل و سەیریکە شتەکان زۆرن بە دواییەکە التیهابی سنگ التیهابی سنگ وردەکەی بەهێزترە جا بۆی تێکەڵی دەکەین من تۆزێ پەلەپەلێکم نازانم چۆن قسەکە بکەم و جواب یەکەمیشم ناییتەوە ئەوە داوای لێ وردەکەین خۆمان بورێ بەس چکە پێشتر باست کە ئەگزیما کرد باسی تۆڵەکەشت کرد ئەویان وەکو خواردن گوڵی بابوونەکەش ئێنی ئەگەر کەسێ بیوێ زەیت دروستکە زەیتی گوڵی بابوونە لە ماڵن دروستیکە چنگێک بابوونە ئێنی بەپێ ئەو کەمیەی کە خۆت پێویست پێیەتی ئەیکەیتە ناو زەیتی کونجی پێوتری ئەساسەکەی زەیتی کونجی بێ بۆ زەیتی کونجی ئامادەیە مادە فعالەکانی زووە گرێ لەگەڵ خۆیان تێکەڵی کا و بۆی ببێ بە زەیتی بابوونە ئەتوانی زەیتی زەیتون بەکاربێنی بە زەیتی زەیتون خۆی تێرە کەمتر لێت وەرەگرێ مادە فعالەکانی ئەیەنیت ئەمە زەیتەکەت کردە ناو ستیلەکەوە پڕێکی لەو گوڵی بابوونە جا وشک بێ مادە فعالەکانی زیاترە چونکە ئاوەکەی ئەڕوا مادە فعالەکانی چرترە بێتەوە تێەکەیت مەجاڵێکی ترێنی کەمێک لەو بچووک لەو گەورەتر بێ ئاو یەکەیتە ناو ئەیکوڵێنی پێ ئەوتری حەمام مائی ئەم منجەڵە زەیت و بابوونەکەی تایەکەیتە ناو ئاوەکە و بە کوڵانن نزیکی یەک سەعات تێکیت و دوای ئەوەی پاڵێویت بەس گوشینەکەی بە گوشینێکی بەهێزتر بێ زەیتێکی بابوونەی باشت داتێ ئەگەر بێنی ئەم زەیتی بابوونەیە لەگەڵ زەیتی بادەمە لەگەڵ زەیتی ڕشکەیە بە لە 120 ڕشکەکە 20 بێ چکە زەیتی ڕشکە بەقوتە ئەمە ئیتر تۆ توانی ئەمە ئیتر ئەو عیلاجەیە کە خۆم دروستیەکەم مەسەلەن بۆ حساسێتی پێست لەگەڵ یەکەم بەکارهێنانە بە ئیزنیخوا فەرقی پێەکەی یەکەم بەکارهێنان بەڵام زۆر حساسێتمان هەیە من نەفرێک هاتە لام چووەتە عەمان ئەردەن بۆ حساسێتێک نەجاتی نەبووە لەوێ دکتۆرێک ئەمە دوای ئەمە کەم قسەی بۆ کێڕامەوە چۆتە لای دکتۆری پێوتی تۆ فالینەی ئەلاگە و مەلابیسی داخلیت زۆر کۆنا هی ئەوەیە لەگەڵ داکەندنی و بەکارهێنان شتێکی بەسیط خواشفایاوە چاک بووە جا زۆر شت هەیە نایلۆن لەبەرەکەی کۆنا عراق زۆرەکەیتەوە کەم خۆتە شوی ترشیوتونی زۆرە خۆی فاستفودەکان زۆرە خۆی ئەمانە هەمووی هۆکارن بۆچی هیلاکردنی جگەرەکەت و جگەرت نەتوانێت تەسفیە خوێن باش بکە زۆر باشە کە دکتۆر ببوورە لەوەی کە دەرفەت کەم بوو بەڵام ئینشاڵڵا ئێمە هەفتانە دەبێت لە مۆلا لەگەڵ جەناب تا بەردەوامین بۆی کە زانیارانی کە پێویستن بە تایبەتی لە مۆرزەدا کە گوایەکی بەهاری زۆر هەیە و خەڵک بزانێت چۆن سوودیان لێ ببینێت چۆن بەکاریان بێن و استفادەیان لێ بکات زۆر سپاس بۆ دەرفەتی کە لەگەڵمان بۆ جەنابتان بەڵام ئێشتا هیچمان نەوە دەستبارەی بابوونە و عەقحەوان و ێبارەی هیچیان بەکامل بە خۆشت و بە بینەرانیش لەوەی کە لە هەفتانە دەبێت ئینشاءڵڵا پەنا بخوا دەستەکەمان ئەو بابەتانە زۆر گرنگن سپاس بۆ هاوکارانم کەواتە ئەم دەقیە لەگەڵمان ماندوو بوون سپاس بۆ ئێوەی بینەرانیش کە لەگەڵمان بوون سپاس بۆ خۆم ڕۆژ دەرفەتمان هەبوو توانیمان کۆمەڵێک لە بەرگۆ بابەتەکان لە پەیامی ڕۆژ بۆ ئێوە پێشکەش بکەین بەخواتان ئەسپێت ماڵتانەوە